ئازانمان لە هەرجێکن سڵایمەتان لێبێت بەیانیتان باش بێ بۆ هیواین دەستپێکی ڕۆژێکی پڕ لە خۆشی و کامەرانی بێ بۆ هەموو لایەکان خۆشەویستانمە ڕۆژ کۆمەڵی وەرگە بابەتمان بۆ ئامادەکردوون بەو هیواین تا کۆتایی بینەرمان بن و سوود لا وەرگە بابەتەکانمان ببین. بەڵێ ئازیزانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا سێ تەوری سەرەکی پێک دێت. لا تەوریەکەم و سەرەتاماندا باس لە نەخۆشی کۆڕۆناکەین، بزانین ئەم نەخۆشیە چیاوە هۆکاری چیە لە وەرزی پاییزدا ئەم نەخۆشیە بەترسیەکانی زیاتر ئەکات و باس لەوە دەکەین نیشانەکانی لە وەرزی پاییزدا چۆن دەردەکەوێت و چۆن بتوانین ئێمە خۆمان پارێزین لەم نەخۆشیە و هۆکاری چیە خەڵکی لە ئێستادا کەمتر پابەندن بەوەی کە خۆیان لەم نەخۆشیە بپارێزن. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین تا ئێستا چارەسەرەکان بەکوێ گەیشتون و ئەو دەرمانانەش چین کە ڕۆژانە پێویستە لە کاتی توشبوون بە نەخۆشی کۆڕۆنا بەکاریان بهێنین. ئەمە تەوریەکەمان دوا بە دوای چینە سەر تەوەری دووەمان. لا تەوری دووەماندا میوانێکمان ڕاستەوخۆ لا سۆدەکانمان لە هەولێر و لەگەڵمان دەبێت باس لە ڕۆژی کۆڕۆناکان لە هەرێمی کوردستان بزانین هۆکاری چە لە ئێستادا ئەم نەخۆشیە زیادی کردووە و باس لەوە دەکەین کە وەزارەتی تەندروستی لە ئێستادا چیان کردووە بۆ ئەم مەبەستە. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین تا چەند هەواهەنگیان هەیە لەگەڵ شارەکانی تری هەرێمی کوردستان بۆ ئەوە بتوانن بە هەمویان بەیەکەوە ئەم نەخۆشیە کەم بکەنەوە. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین ئەگەر هاتوو ئەم نەخۆشیە ڕووی لە زیادبوون بوو پلانی ئەوان چی ئەبێت. ئەمەش تەوەری دووەمان. داوەدا چینە سەر تەوەری سێمان. لا تەوەری سێماندا باس لە ڕۆژی جیهانی تەندروستی دەرونیەکەین، بزانین تا چەند گرنگە هەرێک لە ئێمە تەندروستی دەرونیمان هەبێت و تا چەند گرنگی پێدراوە، تا چەند گرنگە دەروون ناسەکان لە ناو پەروەردە لە ناو کەرتەکانی تربوونیان هەبێت بۆ ئەوی کە بتوانن هەر کەسێک کێشێکی دەرونی هەبوو بە سووترین کات چارەسەری کرد. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین ئەگەر هاتوو ئێمە کێشێکی دەرونیمان هەبوو تا چەند گرنگە ئێمە سەردانی پزیشکی پسپۆڕی دەرونی بکەین بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە. بەڵام ئازانم ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی وەڵگەوانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بڕگە بابەتەکانمان ببینن. بەڵێ خۆشەویستانم هەروەکو وتمان لا تەوریەکەم و سەرەتاماندا باس لە نەخۆشی کۆڕۆناکەین، مەترسیەکانی لە وەرزی پاییزدا و پێویستە چی بکەین بۆ ئەوی خۆمان پارێزین، نیشانەکانی چۆن دەردەکەوێت و چۆن بتوانین کە خۆراکێک یاخۆ دەرمانێک بخۆین بۆ ئەوی کە بە زووترین کات ئەم نەخۆشیە تێبپەڕێنین. هەر بۆ مەبەستەش دکتۆر بەهرۆز چاف پسپۆڕی بایۆلۆجی گەردی با شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆریان سڵاو لێبێ و سڵامتان لێبێ. سوپاسدانەکەم. سپاس دەکەم بە خێراتیت. دکتۆر با سەرتا پێناسەیەک بۆ نەخۆشی کۆڕۆنا بکەین، بزانین نەخۆشی کۆڕۆنا چییە؟ بەڵێ نەخۆشی کۆڕۆنا پەتایەکی ڤایرۆسیە تووشی کۆئەندامی هەناسەدانی مرۆ ئەکات. خۆی لە بنەڕەت تا نەخۆشیەکی ئاژەڵیە لە ئاژەڵانە هەیە بە تایبەتی لە شەمشەمە کوێرە وای لێ هاتووە گۆڕاوە بە شێوەیە کە بتوانێت تووشی مرۆڤیش بکات لەبەرەوە پێوترێت نەخۆشی زوونۆتی. ئەم ڤایرۆسە وای لێ هاتووە کە بۆتە پەتایەکی لەسەر ئاستی جیهان پاندیمی کە هەموو جیهانی گردۆتۆ کە تووشی وتمان وەکو باسمان لێوە کرد تووشی کۆئەندامی هەناسەدان ئەدات. کۆمەڵێ نیشانەی هەیە لە نیشانەکانی پەتای ئەنفلەوەنزا ئەچێت زۆر نزیکە لێەوە، بەڵام ئەنفلەوەنزا نییە، ڤایرۆسێکی ترە جیاوازە. نیشانەکانی دیارن ئەوەن، بەڵام یعنی بە ئاسانی جیا ناکرێنەوە لەگەڵ ئەنفلەوەنزا. نیشانە سەرەکیەکانی کۆکەیەکی وشکە، سەر ئێشەیە، تایە و شەکەتی لەشە. بەڵێ ئەمە نیشانە سەرەکیەکانەتی، بەڵام نیشانەی لاوەکیشی هەیە، یعنی مەسەڵەن لە دەستدانی تام و بۆ نمونە ڕشانەوە جارجار و هەروەها سوکچوون و هەندێ. دکتۆر باباسێک لە نیشانەکانی بکەین بە گشتی زۆر کەس هەیە کە تووشی ئەم نەخۆشی ئەبێت نازانێت چۆن چیای بکاتەوە کە کۆڕۆنایەتی یاخودنا. بۆ نمونە کەسێک لە هاوڕەکانی یاخود لە خێزانەکەی تووشی کۆڕۆنا بووە، ئەو نیشانەیەکی هەبوو ئەم نیشانەیەکی تری هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ ئەمە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ بەرگری لەش، توانای بەرگری لەشی کەسەکە. بەرگری لەش خۆی لە یعنی حاڵەتێکی خۆڕسکە لە لەشی مرۆڤ هەیە، بەڵام بەشێکیشی بۆی پەیدا ئەبێت لە کاتی بەرکەوتنی بۆ کۆمەڵێ مایکرۆبیان، کۆمەڵێ پرۆتین یان شێکری دەوروبەر لە خۆراک شتیوە جۆرە بەرگریەکی بۆ پەیدا ئەبێت. ڕەنگە ئەو بەرگە ڕاستە بەرگری بەشێکی گشتیە، یعنی ئەتوانێت بەرگری هەموو جۆرە بەکتریایەک هەموو جۆرە ڤایرۆسێک بکات، بەڵام بەشێکی تایبەتمەندە بە جۆری ڤایرۆسەکەوە، بە جۆری ڤایرۆسەوە. ئیتر هەیە بەرگری لەشی
باشە وەکو پێکهاتەی لەش وەکو ئەو خۆراکەی کێ خواردوتی ستایلی ژیانی چۆن بووە وای کردووە کە بەشێکی بۆ ماوەیە بەشێکی سەرەکی ئەوەی کەوتمان خۆڕسکە بۆ ماوەیە بۆی ئەمێنێتەوە لە باوکان و دایکانەوە بەرگری لەشیان باشترە وەکو چۆن هەر جیاوازێکی تر کە لە نێوان تاکەکانی مرۆڤ هەیە کەس لە کەس ناچێ لەوەی شارڕێک ئەو خەسڵەتە جیاوازە. دکتۆر باباسێک لە وەرزی پاییز بکەین هۆکاری چییە کە باسە وەرزی پاییز ئەکرێ بە وەرزێکی مەترسیدار بۆ نەخۆشی کۆرۆنا ئەوانەی کە تووشی ئەم نەخۆشی ئەبن؟ بەڵێ وەرزی پاییز لە طبعاً حاڵەتێکی تریش هەیە ئەوەی کە ئێستا لەم ماوەیە حساسیت پەیدا ئەبێت هەندێک کەسان حساسیت هەیەن هەیە بەرامبەر مەسەڵەن دەنکە هەڵاڵایان کۆمەڵشتی ئەوەی لە پاییزا پەیدا ئەبێت نیشانەکانیشی نێزیکن لە نیشانەکانی پەتای کۆرۆنا ئەوەیشا کەمێ حاڵەتێک دروست ئەکا بەڵام لەگەڵ ئەوەیشا پاییز سەرەتایەکە بۆ زستان دوو حاڵەت هەیە لێرەدا یەکێکیان سەرماکەیە دووهەمیان ڕێژەی شێیە ڕێژەی شێ چەند بەرز ئەبێتەوە هاوکار ئەبێت لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بۆ چونکە دڵۆپەی ئاو کە لە دەمەوە دەرەچی لە کاتی پژمینایان هەناسەدانا ئەمە بە هەڵواسراوی لە بۆشایی هەوا ئەمێنێتەوە لە بۆشایە ئەمێنێتەوە بە ئاسانی ناکەوێتە سەرزەوی بەڵام ئەگەر گەرمی ڕەنگەت جگەلەوەی کە هەتا و کاریگەری زۆری هەیە لەبەر ئەوەی با بڵێن ئەو کەوڵی ئەو ڤایرۆسەیە چەوریە لەبەر ئەوە بە هەتاو ئەیتەوێنێ بەڵام لە زستانە ڕەنگە بە هەڵواسراوی بەهۆی ڕێژەی شێوە ئەمێنێتەوە ماوەیەکی زۆر واتە ئاستی توشبوونی کەسانێکی تر زیاتر ئەبێت وێڕای ئەوە مەسلەی سەرماکە وا ئەکا کە ڕەنگە تووشی کەسانێک حساسیەتیان هەیە یان تووشی ئەنفلەوەنزا ئەبن یان تووشی هەر حاڵەتێکی هەناسەدان ئەبن. دکتۆر ئەم نەخۆشیە تا چەند ترسناکە بۆ ئەو کەسانێک کە ئەگەر پەتایەکی وەرزی بگرن و دواتریش کۆرۆنا بگرن لەگەڵی؟ بەڵێ ئەکو باسمان لەوە کرد وتمان ئێمە یعنی حاڵەتەکە مەترسیەکە لەوەدا بۆ نمونە شوێنێکی کە قەڵەباڵغە یان کەسانێکی لە سەفەرە کاتە لە هینە ئەمەوە ئەکا بەرکەوتنی توشبووان بە کۆرۆنا زیاتر ئەبێت زیاتر ئەکات بەڵام سەرماکە ئەلێرە ئەگەر خودی خۆی توش ئەبێت بە پەتایەکی تر با بڵێن نەخۆشیەکی تر کە نەخۆشیێکی هەناسەدان بێت ئەمەوە یەکە بەرگری لەشەکەی کەم ئەکاتەوە بەرامبەرە ناتوانێت بەرگەی ئەو پەتایە بگرێ نەخۆشیەکە زاڵە بێت بەسەریا و سەخت ئەگاتە ئاستی سەختی نەخۆشی. زۆر باشە. دکتۆر باباسێک لە خۆراک بکەین خۆراک تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەم نەخۆشیە و ئەو کەسانین کە تووشی ئەم نەخۆشی ئەبن چی بخۆن باشە بۆ ئەوەی کە بە زووترین کاتێ بپەڕێنن؟ ئەو خۆراکەی کە بەرگری لەش زیادەکە چونکە تاکە میکانیزمێک هەیە کە دژایەتی پەتاکە ئاکا بەرگری لەشە باقیەکەی ئەگەر باسی دەرمان بکەین دەرمانێکی تایبەتمەند نییە بەم نەخۆشیە و تا ئێستا کوتانیش نییە ڤاکسینێکی نییە کە بتوانین وا بکا لە مرۆڤ کە خۆی پارێزێ لە نەخۆشیەکە بەڵام ئەو خۆراکانەی کە هەموو جۆرە ڤیتامینێکی تیابێت هەموو جۆرەکە پرۆتینێکی جیاوازی تیابێت ئەمە ڕەنگە زیاتر طبعاً ڤیتامین باسی ڤیتامینمان کرد مەرج نییە تەنها لە خۆراکە هەبێت ونموە ڤیتامین دی بەشەر خۆی دروستێکا بۆ خۆی چەند بەری هەتاو ئەکەوێ زیاتر ئەتوانێ ڤیتامین دی بۆ خۆی دروستەکە و هەندێ با بڵێن خۆراکی ورد و خۆراکی مەبەستم لە ئاستی گەردی خۆراکەکان جۆر ورد هەیە و گەورەتیش هەیە یعنی وەکو پرۆتین و ئەماینۆ ئەسید و شەکر و چەوری و ئەمانە پێڵێن خۆراکە گەورەکان وردەکان لە سەرازی هینە توخمەکان بۆ نمونە مەگنیسیۆم بۆ نمونە ئەم توخمانە کالیسیۆم ئەنا پێویستە لە خۆراکە هەبێت واتر بەڕای من زیاتر ئەو کوڵاوەکان کەمێ زۆر لە بەهای خۆراکی خۆیان لە دەست ئەدەن بەڵام ئەوەی کە فرێش بێت باشترن. دکتۆر ئەگەر هاتوو خۆراکەکانمان تەندروست بێ بۆ نمونە ئەگەر ئەو خۆراکانی باست کرد باشن بۆ کۆرۆنا لە پێشدا بخورێ باشتر یاخود لە کاتی توش بوون بە کۆرۆنا ئەمە کاریگەری زیاد خۆی هینە جۆرێکە لە
لە دانانی سنوور بۆ تاکەکە بۆ خۆی سنوورێکدا ئەنێ بۆ ئەوەی بتوانێت بەرگەی نەخۆشیەکە بگرێت و تا لە کاتی ڕەنگە کاریگەری هەبێت بەڵام لە ئێستا پێش ئەوەی توش بێت خۆراکێکی تەندروست بخوا بۆ ئەوەی بتوانێت بەرگری لەشی بەهێزتر بکات. دکتۆر هۆکار چییە؟ ئەم نەخۆشیە ماوەیە شەپۆلە بڵێ ماوەیەک هەیە ماوەیەک نییە ماوەیەک کەم ئەکات ماوەیەک زۆر ئەکا هۆکارەکەی بۆ چیەکە خۆ ئێستا تا ئێستا لە قۆناغی یەکەمێتی نها قۆناغی دووەمی هەیە پەتا قۆناغی سێەمیشی هەیە قۆناغی خراپتریشی هەیە ئەوە ڕێژەی بەرکەوتن بە توشبووان شەپۆلەکە زیاد ئەکات لە کاتی پێویستیە قەڵەباڵغی دروست دەبێت یعنی حاڵەتێکی کۆمەڵایەتی با بڵێن و ئەخوازێ کە قەڵەباڵغی زیاتر بێت ئەو کاتە ڕێژەی توشبوون زۆرتر ئەبێت بەڵام ئەگەر قەڵەباڵغی سەفەر بە هەر جۆرە یعنی لە حاڵەتێک لەم حاڵەتانە کە زیاتر کۆنتاکت با بڵێن نزیکبوونی کەسەکان زیاتر ئەبێت ئەوە ئەکا کە ڕێژەی توشبوون خێراتر ئەبێت یعنی تێکڕای توشبوون خێراتر ئەبێت بەڵام ئەگەر هاتوو حاڵەتە کۆمەڵایەتێکە بەگشتی لە ناو کۆمەڵگە وای خواست کە ئەو ڕۆژانە قەڵەباڵغی دروست نەبێت ڕەنگە ڕێژەکەی کەمتر بێت یعنی توشبوون ڕەنگە تاکە مرۆڤێک لە تەنها کەسێکەوە توش نابێت ڕەنگە لە زیاتر لە کەسێکەوە توش ئەبێت. دکتۆر سەرای نەخۆشیەکە خەڵکی ترسێکی زۆریان لێ هەبوو بەڵام لە ئێستادا بەهۆی ئەوەی کە ژمارەی زۆر خەڵک گرتوێتی شتەکە ئاسایی بۆتەوە پابندبوون پێی کەم بۆتەوە ئەمە تا چەند ئەبێتە هۆکاری زیادبوونی نەخۆشی ئەوەیە چونکە مرۆڤ بە دوای بژێوی خۆیان ئەگەڕێ ناتوانێت خۆی قەتیسکا لە ماڵەوە خۆی کەرەنتین کات بۆ ماوەیەکی دوور و درێژ چونکە پێویستی بەوەیە وەک مرۆڤێک خۆی و خێزانەکەی مناڵەکانی بژی لەبەرەوەی بێت دەرچێ بۆ ناو کۆمەڵگە ناچارە تا کۆتایی ناتوانێت لەبەر ئەوە نەخۆشیەکە ئەمێنێتەوە بەردەوام ئەبێت بەم شێوەیە جێگیر ئەبێت زیاتر. بەڵێ دکتۆر باسێک لەو کەسانە بکەین کە تووشی نەخۆشی کۆرۆنا بن پێویستە چی بکەن لە ماڵەوە بۆ ئەوی بە زووترین کات ئەم نەخۆشیە تێبپەڕێن؟ خۆی ئەوەیە دوورکەوتن ئەوەی کە ئێمە بڵێن بەدی دیستانس یان سۆشیال دیستانس بەگشتی چەند ئەتوانین خۆمان دوور خەیر خۆمان بپارێزین بۆ نمونە دوورکەوتن لە هەر کەسێکەوە ئەو بەلایکەمەوە 1 متر با بڵێن مەسافە هەبێت لە بینی کەسەکانە ئەگەر زیاتر نەبە زیاتر باشترە تەبعاً بەکارهێنانی ئەو ماسکە چونکە زۆر سوودی هەیە زۆر لە تێکڕای توشبوون کەم ئەکاتەوە و پاک و خاوێنی زۆر گرنگە چونکە ئەم ڤایرۆسە بە ئاسانی بە پاککەرەوە لا ئەچیە نامێنە پاکەرەوە مەبەستم سابوون بە سابوون و شامپۆ و ئەمانە و هەروەها تاقیم یعنی دیتۆڵ و کحول ئەمانە بەکارهێنێت و هەیە ئێستا ڕەخساوە بۆ هەموو کەسێک هەر زانیشە ئەتوانێت سوودی لێ ببینێ هەر ئەمانەیە لەگەڵ خۆراکێکی باش بۆ زیادکردنی بەرگری چەند گرنگە ئاو خواردنەوە تا چەند گرنگە خواردنەوە ڕێژەکەی ئەبێ باش بێت لە یعنی حاڵەتێک وەکو خۆراک ئێمە حیسابیەکەین بەشێکە لە خۆراک چونکە کەمبوونەوەی ئاو لە لەشە و ئاکام بەرگری لەش کەمتر ئەکات. ڕاستە. دکتۆر ئەو دەرمانانە چین کە بۆ نەخۆشی کۆرۆنا بەکارهێنرێ بەگشتی؟ خۆی بەگشتی لەسەر ڕاستپاردەکانی با بڵێن WHO دەرمانێکی تایبەتمەند نییە بەو نەخۆشی یعنی بڵێ ئەمە دەرمانی ڤایرۆسی کۆرۆنایە نییە بەڵام دەرمانی دیکە هەیە کە بۆ نەخۆشی تر بەکار ئەهێنرێت بەکار ئەهێنێت لێرە چونکە کاریگەری هەیە لەسەر ڤایرۆسەکە ئەتوانێت ژمارەی ڤایرۆسەکان کەم کاتەوە ئەوە هەیە و بەکار ئەهێنرێت ئێستا وەکو دەرمان دەرمان ئەدرێ بەو کەسانەی کە تووشە بن بەڵام بۆ نەخۆشی ڤایرۆسی بەگشتی ئەوەی پێشتر ڤایرۆسەکانی پێشتر ڤایرۆس جۆرەکانی زۆرن خۆتەزانیت
بەشێکی توانراوە کوتانی بۆ دروست بکرێت یعنی ڤاکسین ئەوە بۆ زۆر نەخۆشی هەیە بۆ نمونە نەخۆشی ئاوڵە نەخۆشیەکی باو بوو بەڵام ئێستا نەماوە لە ناوچووە لەبەر بەکارهێنانی ڤاکسین توانراوە ڤاکسینی بۆ دروست بکەوە نەخۆشیەکی تر زۆر هەیە هاری و غەیری و غەیری بەڵام بۆ ئەو نەخۆشیانەی کە جۆرێکی ڤایرس چەند جۆرێکی ڤایرس هەیە ئەبنە هۆی ئەو نەخۆشی وەکو ئەنفلەوەنزا بۆ نمونە وەکو ئەم کۆرۆنایە نەتوانراوە تا ئێستا ڤاکسینێکی جێگیر کە بۆ ماوەیەکی دوور و درێژ بمێنێتەوە بتوانێت دژایەتی ئەو ڤایرۆسە بکە دروست بکرێت نییە تا ئێستا هەیە تاوان هەوڵەکان زۆرن چکە تا ئێستا زیاتر لە 100 جۆر ڤاکسین خەریکە ئیشی لەسەر ئەکرێت بەڵام تا ئێستا هیچ کامیان نەهاتۆتە بەرهەم ئەو دەرمانانێک لە خەستەخانە هەرچەندە گۆڕاون لەو ڕۆژۆتەم بە شێوەیەکی بەردەوام ئەگۆڕێن بەڵام ئەوەی کە هەیە ئێستا کۆمەڵێک دژە ڤایرۆسێکی کۆن کە هەیە بەکار ئەهێنرا بۆ نمونە فاڤی پیراڤیر بۆ نمونە رێمیدیڤیر ینی کۆمەڵێ هین هەیە لەگەڵ ئەو دژە دەرمانی دژە مەلاریا بەکار ئەهێنرا وەکو هایدرۆکسی کوینۆلۆن وەکو لەگەڵ دەرمانێکی دژە بەکتریا وەکو ئەزیترۆمایسین ئەمانە بەکارە وەکو پرۆتۆکۆلێک بەکار بەڵام طبعا لەگەڵ چارەسەری تر وەکو بەکارهێنانی ئۆکسسیجین لە حاڵەتی تەنگە نەفەسیە ئەوەیشە هەیە پێدانی ڤنتیلیشن پێدانی ئۆکسسیجین و غەیری وە چاودێری نەخۆش ئەوە هەیە بەڵام دەرمانێکی ڕێک تایبەتمەند بەو نەخۆشیە نییە. بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆریان ئەگەڕێنەوە لات بەڵام ئێستا بەڵێ دکتۆر با بەردەوامی لەسەر تەوەرەکەمان باسێک لە ڤیتامینەکان بکەین بزانین ڤیتامینەکان کامانن کە بەکار ئەهێنرێن بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیە بە زووترین کات تێبپەڕێت. خۆی بە زۆری ئەو نەخۆشیانێک کە تووشی کۆئەندامی هەناسەدان حتا ئینفلەوەنزا و غەیری دائیمەن ڤیتامین سی بەکار ئەهێنرێت بەڵام بۆ زیادکردنی بەرگری لەش ڤیتامین دی زۆر بەسوودە. ڤیتامین سی پەیدا ئەبێت لە میوەکانە هەیە پەیدا ئەبێت وەکو دەرمانێکیشیان با بڵێن هەیە ئەفرۆشرێت. ڤیتامین دی لەش خۆی دروستیەکە بۆ خۆی چەند بەرکەوتەی هەتاو ئەبێت هەتاو خۆتەزانی کۆمەڵێ شەبەنگی ڕووناکی تایە لەوانەیە ئەوەی ئەڵتراڤایۆلێتە کەوا ئەکە هانی لەشی مرۆڤ ئەدات بۆ دروستکردنی بەکارهێنانی کۆلیسترۆڵی ناولەش بۆ دروستکردنی ڤیتامین دی. بەتەنها ڤیتامین دی خود ڤیتامینەکانی تریشە دکتۆر خۆی بەڵێ خۆی ڤیتامینەکان بەگشتی گشتیان بە سوودیان هەیە سوودیان هەیە چونکە پێویستن بۆ کارلێکەکانی خانەکانی مرۆڤ کارلێکە ئەم جۆرە هەمووی پێویستی بە ئەنزیم پێویستی بە توخمەکان یان پێویستی بە توخمەکان و هەروەها پێویستی بە توخمە کیمیاویەکان مەبەستم و هەروەها پێویستی بە ڤیتامینەکانە چونکە ڤیتامینەکان هاوکارن بۆ ئەنجامدانی کارلێکی کیمیاوی کەوا ئەکا لەش گەشە بکاو بمێنێ. ڕاستە دکتۆر باباستێک لە بەکارهێنانی پاراستۆڵ بکەین بزانین ئەو کەسانەی تووشی نەخۆشی کۆرۆنا بن باسەوەکەن کە لەلایەن پزیشکی پسپۆڕۆپیانتون کە پاراستۆڵ بەکاربێنن پاراستۆڵ تا چەند کاریگەری هەیە لەسەر زوو تێپەڕاندنی ئەم نەخۆشیە و کەمکردنەوەی نیشانەکانی. پاراستۆڵ من ئێستا لە جیاتی با بڵێن دەرمان سازەکان قسە بکەم بەڵام پاراستۆڵ دەرمان نییە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەک هاوکارە بۆ کەمکردنەوەی نیشانەکانی نەخۆشیەکە بۆ نمونە تا کە زیاد ئەکات پاراستۆڵ واکات تاکە کەمتر ئەکات کەتان ئازاریش کەم ئەبێتەوە خۆمان ئەزانین بۆ ئەوەیە بەڵام تا خۆی لە خۆیان بەرگریە یعنی خۆی تا لە خۆیان بەرگریە لەبەرەوە ئەو با بڵێن ئەو جێدەلیە هەیە بەڵام وەکو چارەسەر نەخێر خۆی چارەسەر نییە. دەستەکانە خۆش بێ دکتۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر بەهرۆز جاف پسپۆڕی بایۆلۆجی گەردی کابەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. بەڵێ ئازانم ئێستاش پامنێرمان کاروان باشەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمانە ساڵی یادی کۆچی دوایی مەلا گەورەی کۆیە زانیاریەکانمان ئەداتێت لەبارەی ئەوەوە کاروان سڵاوت لێبێ و بەیانیت باش بێ ئەمێ بزانم ئەم ساڵیادا چۆن بەڕێوە ئاچێت. بەڵێ کۆژین سڵاو لێوە بەیانی بنەرانی گەلی کوردستان باش لە کۆی
شاری شاعیران و ئەدیب و نووسەرانەوە سڵاو لە تەواوی کوردستانیان دیارەوەک ئەوەی خۆت ئاماژەت پێکرد ئەمڕۆ لە یادی 70 ساڵەی کۆچی دوایی مەلای گەورە زانا و بیرمەندی گەلی کورد لێرە مەراسیمێک ڕێکراوە لە مەراسیمەیە دیارە چاپ و بەرگی دووەمی بە تەفسیری مەلای گەورە پێشکەش بە میوانان دەکرێت هەڵبەتە چاپی یەکەمی ئەم کتێبە لەلایەن فەخامەتی سەرۆک مام جەلالەوە پێشکەش بە نووسەران و دیوان و خوێنەران کراوە من لەسەر ئەم تەوەرە و لەسەر ئەم بابەتەی ئەمڕۆ لەسەر یادەکەت دەمەوێت میوانێکم هەیە بەڕێز ئاری فەیزوڵڵا لە پرساوی بەشی ڕاگەیاندنی مەڵبەندی چواردەی ڕێخستنی کۆیە کاگاری ئەم کاتەتان باش زۆر سپاس بۆم دەرفەتە بەڵێ بەخێر بێن ئەگەر بکرێ زانیاریمان بدەیتێ لەسەر مەراسیمەکە ئەمڕۆ با ئامادەبوونی چێ دەبێ و ئەو ئامادەکاری بەرگۆ بەرنامانی کە کراوە چییە؟ بەڵێ دیارە ڕویادی 77 ساڵەی کۆچی دوای بیرمەند و زانای گەورەی گەلەکەمان مەلا محەممەدی جەلیزادەیە ناسرااو بە مەلای گەورەی کۆیە لەم یادەدا مەڵبەندی چواردەی کۆیە بە هاوکاری لەگەڵ سەردەری توێژینەوەی مەلای گەورە هەڵساوی بە سازکردنی ئەم مەڕاستیمە و چاپی دووەمی تەفسیری مەلای گەورەش دابش دەکرێت ئەوەی ئێمە لێرە ئامادەکاریمان بۆ کردووە داوەتکردنی بەرپرسانی حزبی حکومێ لە ئاستی باڵا لە هەموو شارەکانی کوردستان و هەروە داوەتکردنی سەرجەم ئەکادیمیان و سنتەرەکانی لێکۆڵنەوەی استراتیژی و هەموو ئەو شوێنانی معنیم بە ئەکادیمی و توێژینەوەی زانستی ئەمڕۆکە لە شاری کۆیەوە تەشریف دەهێن و کاتژمێر دەژ مەراسیمەکە دەست پێ دەکاتن. مەلای گەورە چه ئەهەمیەتێکی هەبوو لە ڕابردووەکو ئەوەی کە ئاماژەی پێدراوە لە نووسەران و ئەدیبانەوە واتە مەلای گەورە ڕۆڵی چی هەبوو لەم شارەیەوە بۆ تەواوی کوردستانیان و بۆ تەواوی مێژووی خۆی لە ڕاستە مەلای گەورەی کۆی ئاگە تەفسیرەکانی بخوێنیتەوە یەکێکە لە زانا و عولەما گەورەکانی کوردستان و دەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بێوێنە بێتن مەلای گەورەی کۆی هەمیشە لە تەفسیرەکانی و لە چوارینەکان لە شعرەکانی و لە شیکردنەوە بەیتەکانیدا ئاماژەی بە زانست کرد و ئاماژەی بە مافی ژن کرد و ئاماژەی بەو دەرد و کێشە و گرفتانە کردێت کە ئەمڕۆکە ئێستا لە کوردستان بە چاوی خۆمان دەبینین و مەلای گەورەی کۆیت یەکەم کەس بوو کە کچەکەی خۆی ناردۆتە بەرخوێندن و مەلای گەورەی کۆیە ئەو بەرهەمە زانستیانەی کە ئێستا بەجێماوە دەیان و چەندین ماستەر و دکتۆرای لە زانکۆکان لەسەر هاتوۆتەوە هەر لە ماوانە ماستەرەکە هاتەوە لەسەر توێژینەوەکانی مەلای گەورە بۆیە مەلای گەورە حەقبەیەکی ئەکادمی پرزانستی ئاینی سیاسی فەرهەنگی کۆمەڵایەتیە بۆ گەلی کورد ماوەتەوە. گەلێک سپاس بەڕێز ئاری فەیزوڵڵا لە پرساوی بەشی ڕاگەیاندنی مەڵبەندی چواردە ڕێخستنی کۆیە بەڵێ کۆژین ئەمە تەوەری چالەچەکانی یادی 70 ساڵەی مەلای گەورەیە لە شاری کۆیە گەشتێکتان نەما بێ دەگەڕێمەلایەوە پامێرمان کاروان کابەشێکی ڕاستەوخۆ لا کۆیەوە لەگەڵمان بوو بەڵێ ئازیزانم هەروەکو وتمان ئەمڕۆ دووتەوەر ئامادەیە لەسەر نەخۆشی کۆرۆنا و کوبینیتان لا تەوەری یەکەم و سەرتاماندا باسمان لە نەخۆشی کۆرۆنا کرد و باسمان لە نیشانەکانی کرد و باسمان لە مەترسیەکانی کرد لە وەرزی پاییزدا و چۆن خۆمانی لێ بپارێزین و باسمان لەو دەرمانانە کرد کە بۆ نەخۆشی کۆرۆنا بەکارهێنرێ و تا چەند گرنگە ڤیتامینەکان بەکاربهێنرێ لە کاتی توشبوون بەم نەخۆشیە و لە ئێستادا چی کراوە بۆ ئەوەی کەم نەخۆشیەکەم کرێتەوانێ دواتریش میوانێکمان ڕاستەوخۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بێت باس لە ڕەوشی نەخۆشی کۆرۆناکە لە هەرێمی کوردستان بزانین هۆکاری چیە لە ئێستادا نەخۆشیەکە بە شێوەیەکی مەترسیدار بڵاو بووەتەوە و پلانی ئەوان چیە وەکو وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان تا چەند هەماهەنگیان هەیە لەگەڵ شارەکانی تری هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بتوانن ئەم نەخۆشیە ڕوولەکەم بوون بکەن و باسێکیش لەوەکەین کە تا چەند گرنگە ڕێنمایەکان لە ڕێگەی ڕاگەیاندنەکان لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە بڵاو بکرێتەوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان پابەند بن پێوێ و ئەم نەخۆشیە کەم بکرێتەوانێ ئەمەش تەوەری دۆمان دووە چینە سەر تەوەری سێماندا
میوانێکمان لەگەڵ ئەبێت باس لە ڕۆژی جیهانی تەندروستی دەرونیەکەین بزانین تا چەند گرنگە بۆ هەریەک لە ئێمە دەرونێکی تەندروستمان هەبێت و بە دوای ئەوە باس لەوە دەکەین کە ئەگەر هاتوو نەخۆشێکی دەرونیمان هەبوو تا چەند گرنگە سەردانی پزیشکی پسپۆر بکەین و چی بکرێت تا ئەو ئەم نەخۆشیانە چارەسەر بکرێت دەوروبەرمان تا چەند کاریگەریان هەیە لەسەر دروستبوون و چارەسەرکردنی ئەم نەخۆشیە. بەڵێ ئازانم ئێستاش راپۆرتێکمان هەیە لەلایەن هاوکارمان ئاماج لە تەقتەقەوەی ئامادە کردوین باوەیەکەوە بینەری بین و دواتر بەردەوام بین. من سالار سیامن حەوێس 20 ساڵم ئیشاکەم لە من دەست وەستا عوسمانیش مەکرد ئەو لە شەستەکانەوە ئیشەکە ئێستاشە خەزوورە ئەلحەمدوللا ڕۆژانە بەیانیان هەڵە سەعات 3:30 دێن بۆ فڕن 3:30 دێن دەستەکەین بە هەویر شێلان دوای دەستمان کرد بە هەویر شێلان داچین پەرەمێز فڕنەکە پێکەین فڕنەکە گەرمەکەین بۆی گەرم بێ دوای هەویر شێلانەکە تەواو بوو سەرخێنە با مێزەکە لە با مێزەکە 5-6 دقیقە ئیسراحەتی پێدەین بۆی هەڵبێ هەویرەکە دوای هەڵاتنین دەستەکەین بە بڕینی ئەوە بە قۆناغی دووەم دەستەکەین بە بڕین هەویرەکە ناو تاولەکان سەفتەیەکەین ئەیکەین بە پسقا ناو تاولەکان سەفتەیەکەین ئێتر هەمووی هەویرەکە کە تەواو بوو لێرە ئەکەنە تەختەکانەوە لەوێ ڕیزیانەکەن 5 دقیقە لە ناو ئیسراحەتی پێکەین قۆناغی سێم ئیسراحەتی پێکەین ناو تەختەکان ئێتر ئاڵوگۆڕی پێکەین کە ئاڵوگۆڕمان پێکرد ئەوەی ژێرەوە ئیسراحەتەکە دێتە بانەوە دەستەکەین بە کوتانەوە کە دەستمان کرد بە کوتانەوەش تەواو بێ عینەن دەستە دەبەر دەست خەباس لەوێ عینەن سەفتەیانەکەین تاولەکانمان سەفتە کرد عینەن ئاڵوگۆڕەکەینەوە عینە بێ ئیسراحەت کا لەوێش کە ئیسراحەتی کرد لەوێش 5-6 دقیقە دایانین عینەن بۆی هەڵبێ کە هەڵهات ئێتر دەست پێکەین بە فرێنە برژاندنی سەمونەکە هیچ گۆڕانکارێکی بەسەر نهاتوە فڕنی حەزەری چۆن هاتووارە و شێوازە هاتووە هیچ گۆڕانکارێکی بەسەر نهات گۆڕانکاری هاتیوە بەس ئەگە وەک بڵێ چۆنی سە خاس هەندێکی خاس بەکاردێنێ فڕنیەکان خاس بەکاردێنن عینەن پەرەمێز و نەود و عینەن ئەمەلەی فرن دایم هیلاکە و ماندیە خۆتەزانی شەوێکیان هەویرمان هەستاین بۆ هەویر شێلان هەویرمان شێلا کە هەویرمان شێلا ئاجانەکەمان کوژاندە و گوتمان لێگەرە ئیسراحەتەکە دوای کەینە با مێزەکە ئەجا ئیشەکەن کە ئاجانەکەمان کوژاندە و لە بەرماندێتی خەومان لێکەوت کە خەومان لێکەوت کاتێ بە خەبەراتەن هەویرەکە هەمی بەشا بۆ ئارزەکە لەناو ئاجانەکە هاتی بۆ دەرەوە ئەمان لەو سەمونە قەت بێزار نابی لەوەی شتێکی سروشتیە قەت لێ بێزار نابی لەبەرەوەی ئەوە ئیشی کاری دەست خۆمانە بێزار نابینێن ڕۆژانە جاروە 2 جەم جاروە 3 جەمیش دەیخۆین بەعکسێکە دەنێن وڵی بێزارە بینێ و هەموو ڕۆژە و سەمناق بلاکەس ئێمە لەبەر هەم ئیشی دەست خۆمانە و هەمیش بێزار نابینێن بژێوی تقریبا 6 عائیلە لەسەرم فڕمێ بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی سپاس بۆ هاوکارمان ئامانج کە ئەم راپۆرتەی بۆ ئامادە کردبووین بەڵ خۆشەویستان هەروەکوتمان لە تۆریسیەماندا باس لە ڕۆژی جیهانی تەندروستی دەرونیەکەین باس لەوەکەین تا چەند گرنگە تەندروستیەکی دەرونی باشمان هەبێت بۆ ئەوی کە بتوانین کاروبارەکانی ڕۆژانەمان بەڕێوە بەرین و واک ئەزانین لە ئێستادا بەهۆیەوەی کە زۆر تەکنەلۆجیا بەکارەهێنرێ و لانی کۆمەڵایەتی گرنگیەکی زۆری پێنەدراوە خەڵکی زیاتر تووشی کێشە دەرونیەکانە بن
دەکەن ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە ئەم توشبوون بە کێشە دەرونیانە تا چەند کاریگەری هەیە لەسەر خودی کەسەکە و لەسەر و کاروبارەی کە ڕۆژانە ئەنجامی ئەدا. دواتریش باس لەوە دەکەین کە دەوروبەر تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی کێشە دەرونیەکان و ئەو کەسانەی کە کێشەی دەرونیان هەیە پێویستە چۆن مامەڵەیان لەگەڵدا بکرێت، چۆن وان لێ بکرێت کە ئەم نەخۆشیە تێبپەڕێنن. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە تا چەند گرنگە لە کاتی بوونی هەر کێشەیەکی دەرونیدا ئێمە سەردانی پزیشکی پسپۆر بکەین بۆ ئەوەی کە بتوانین ئەم کێشەمان بۆ چارەسەر بکە. و زۆربەی ئەو کەسانی کە کێشەی دەرونی لەوە ئەترسن کە ئەگەر سەردانی پزیشکی پسپۆر بکەن دوا بەدوای ئەوە تووشی تانەی دەوروبەریان ببنەوە بۆیە پیان عی بە سەردانی پزیشکی پسپۆر بکەن. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین تا چەند گرنگە سەردانیان بکەن بۆ ئەوەی کە بتوانن کێشە دەرونیەکان چارەسەر بکەن و باسێکیش لە کێشە دەرونیەکانەکەین لە ئێستادا بەهۆی چیەوان و هۆکاری چیە تا بەم ئاستە زیادی کردو و باس لەوە دەکەین کە چۆن بتوانین چارەسەریان بکەین و باسێکیش لە گرنگی دەروون ناسەکان ئەکەین لە ناو پەروەردا لە بوارەکانی تر بۆ ئەوەی کە بتوانن ئەم کێشە دەرونیانە بە زووترین کات چارەسەر بکەن و نهێڵن ئەم کێشانە تەشە نەپسەنێت. بەڵام ئازانم ئێستاش راپۆرتێک ڤیدیۆکمان هەیە لەلایەن هاوکارمان دەریا لە پارکی ئازادی شاری سلێمانی بۆی ئامادە کردوین. دوێنێ ڕۆژی جیهانی تەندروستی دەرونی بووە و کۆمەڵێک کار و چالاکی لە پارکی ئازادی بەڕێوە چووە. باپەیەکەوە بینەری بین و دواتر بەردەوام بۆ بەرەنگاربوونەوەی فشارەکانی ژیان دەروون پارێزی پێویستە. ناونیشانی ئەم چالاکیە لە پارکی ئازادی لە ڕۆژی جیهانی تەندروستی دەرونیدا. من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم چالاکیە خات و فرمێسک جافم لەگەڵدا دەمەوێت زانیاری زیاتری لێوەرگرم لەسەر چالاکیەکە و لەسەر ڕۆژەکە. خات و فرمێسک سڵاو لێبێ ئەگەر پێم بڵێ زانیاری زیاترم بیتێ لەسەر ئەم چالاکیە سوپاس دەکەم. بەڵێ بە بۆنەی ڕۆژی جیهانی دەروون دروستیەوە کە 10 ئۆکتۆبەری هەموو ساڵێکە ئێمە ئەمڕۆم چالاکیەمان ئامادە کردووە لە پارکی ئازادی و زیاتر مەبەستیشمانەوەی چالاکیەکان کردداری بێت. دروشمی ئێمە دەروون پارێزیە کە بۆ هەموو کەسێک پێویستە و مەبەستمانە زیاتر خەڵکی لە ڕووی زانستیەوە تێبگا لە نەخۆشیە دەرونیەکان چین و چۆن ئەتوانێت یارمەتی خۆی بە مەبەستی دوورکەوتنەوە لەو ڕێگە خورافیانەی کە ئیگرنە بەر بە تایبەتی و کەسانەی کە بازرگانی بەلایەنی دینی خەڵکەوە ئەکەن و ئەوەی کە گرنگە چالاکیەکان هەموو کەسێک ئەتوانێت بەشدار بێت. لە زیاتر لە 15 چالاکی کردداریمان ئامادەیە. بە خۆشحاڵیەوە سپۆنسەرکردنی چالاکیەکە لەلایەن شاری پزیشکی ئەنوەر شێخەوە بوو چکە ئێمە وەکو ستافی لایف سنتەری دەروون دروستی ئامادەکاریمان کردو بۆ چالاکیەکە. خات و فرمێسک ئەگەر پێم بڵێ چالاکیەکان کرددارین ئەم چالاکیە کردداریانە چین؟ یەکێک لە چالاکیەکان دەربارەی نەخۆشی وەسواسیە بۆی خەڵک تێبگا بزانێ ئەو نیشانانی لە خۆیان هەیەی وەسواسە یان نایان. چالاکیە دەربارەی چارەسەری ئاخاوتن بۆ نمونەوانی زمانگرتنیان هەیەیان گرفتی ئاخاوتنیان هەیە پسپۆڕی تایبەتمانەیە کە ڕوونی ئەکاتەوە. یعنی زیاتر پێدانی زانیاریە و لەگەڵی شانێ تەکنیکی ترمان هەیە بۆ منەیەکێک لە چالاکیەکان چرخی ژیانە بۆی بزانی تا چەندێک باڵانس هەیە لە ژیان تا لە ڕووی دەرونیەوە. چالاکی ترمانەیە بۆ کۆنتترۆلکردنی تووڕەبوون و یەکێک لە چالاکیەکانی ترمان تایبەتە بە ڕیلاکسیشن و خاوبوونەوە لەگەڵ چەندین چالاکی تری شاکە ئەتوانن بە عملی ببینن. خات و فرمێسک باست لە چارەسەرە خوڕافیەکان کرد. جەنابتان وەکو چارەسەرکارێکی سروشتیش دەرونی ببوورە تا چەند خەڵک لە ئێستادا بەردەوامە لە پەنابردن بۆ ئەو چارەسەرانە؟ بە خۆشحاڵیەوە بە تایبەتی لەم 10 ساڵی ڕابردووە بۆی زیادبوونی پسپۆڕانی پزیشکی دەرونی و چارەسەرکاری دەرونی تقریبان لەناو خەڵکە ئەو هۆشیاریە بڵاو بۆتەوە کە بۆ چارەسەرکردنی نەخۆشی و گرفتەکانیان ڕووبکەنە لایەنە زانستیەکە. بەڵام هەر بەردەوامە گرتنەبەری ڕێگە خوراافیەکان هەر بەردەوامە کە ئەم چالاکیانەی ئێمە زیاتر مەبەستمان ئەوەیە خەڵک هۆشیار ببێتەوە چکە ئێمە لە 2020 ئەژین بۆ ئەوەی کە زووتر بەرەو چارەسەری بڕۆن پێویستەکە ئێمە تێگەیشتنێکی زانستیانەمان هەبێت. گرفتە دەرونیەکان لە ئێستادا لە نێو کۆمەڵگەی ئێمەدا لە چی ئاستێکدایە؟ عادەتەن دروشمی ساڵانی پێشووی WHO بۆ ڕۆژی جیهانی دەروون دروستی زۆر جارانوت ئەو سترێسەی کە لە ئیشا دروست ئەبێ وان خۆکوژی. بەڵام دروشمی ئەم ساڵ زیاتر بڵاوکردنەوەی دەروون دروستیە لە ناو خەڵکە ینی وەکو پێویستیەکی گشتی ئەبینرێت و بۆ خەڵکی ئێمەش بەهۆی هەموو قەیرانە سیاسی و ئابوووریانەی کە لەم
5-6 ساڵی ڕابردووە ڕوبەڕوومان بۆتەوانە ینی بزەبت یان کەسەکان کە خۆیانشیان گرفتی دەرونیان هەبوو بێ ئەم بارودۆخەوە ئەکا بەرەو خراپتر بڕۆن بۆی لە ئێستاە پێویستێکی هەنووکەیە کە چۆن بتوانی حتا ئەگەر نەخۆشی دەرونیشت نەبێگە ڕوبەڕووی گرفت بوویتەوە چۆن بتوانی یارمەتی خۆت بێ دو پەیامە دو قسە دو قسەم ئەوەیە کە با ڕێگە زانستیەکان بگرینە بەر بۆ چارەسەرکردنی گرفت و نەخۆشە دەرونیەکانمان دوور بکەوینەوە لە ڕێگە خورافیەکان و بە تایبەتی و کەسانی کە بازرگانی بە بیر و باوەڕی دینی خەڵکەوە ئەەکەن سپاس بۆیەوە بەڵێ خۆشەویستان وەک ئەم چارەسەرکارە ڕایگەیان کە تا ئێستا چارەسەرە خورافیەکان لە نێو کۆمەڵگەی ئێمەدا درێژەی هەیە بۆ ئومێدەی ئەم چالاکیانەوە چالێکەکانی تر ببێتە هۆی ئەوەی کە ڕێگا زانستە دروستەکە هەڵبژێرن بۆ چارەسەری دەروون دروستی. بەڵێ سپاس بۆ پامنێرمان دەریا کە ئەم ڤیدیۆی بۆ ئامادەکردبوون. بەڵێ ئازانم هەروەکوتمان لە تەوەیری دووەمی پرۆگرامی ئەمڕۆماندا باس لە ئاستی نەخۆشی کۆرۆناکەین لە هەرێمی کوردستان بزانین کە هۆکاری چێ لە ئێستادا ئەم نەخۆشیە بەرەو مەترسیدار ئەڕوات و باس لەوە دەکەین کە تا چەند وەزارەتی تەندروستی هەوڵی ئەوەی داوە کە پلانیان هەبێت بۆ ئەوەی کە ئەگەر هاتوو ئەم نەخۆشیە ڕووی لە مەترسیدار بوون کرد ئەوان بتوانن کە بارودۆخێکی وا بخۆڵقێنن ئەم نەخۆشیە ڕوبەڕووی ببنەوە لەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە تا چەند هەماهەنگیان هەیە لەگەڵ شارەکانی تری هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بتوانن هەمووان بێکەوە ڕوبەڕووی ئەم نەخۆشیە ببنەوە. هەر بۆ مەبەستەش ڕاستە و خۆلا ستۆدیۆکانمان دکتۆر ئارام ڕۆستەم ڕاوێژکار لە وەزارەتی تەندروستی لە هەولێرە و لەگەڵمانە. دکتۆر سلااوت لێبێ و بەیانیت باش بێت. ئەمە سەرتا پرسیار لەوە دەست پێ بکەین کە لە ئێستادا ئاستی نەخۆشی کۆرۆنا لە چ ئاستێکدایە ئایا چۆتە ئاستێکی مەترسیدار؟ بەڵێ خات و کۆژین بەیانی ئێوە و بەیانی هەموو بینەرانی خۆشەویست باش هیوادارم کە تەندروستیان باش بێ دوور بن لە هەموو بەڵایەک و بەتایبەتی لە پەتای کۆرۆنا. هەروەکو بەڕێستان ئاگادارن پەتای کۆرۆنا بۆتە پەتایەکی جیهانی و هەموو جیهانی تەنیوە و خەریکە ژمارەی ئەوانەی کە لە جیهان تووشی پەتای کۆرۆنا دەمن لە 3 ملیۆنی تێپەڕاندووە و نزیکەی ملیۆنێک و 100,000یان لێ مردوون و 28 ملیۆنیشان نزیکەی بەرەو چاک بوونەتەوە. لە کوردستانی خۆشمان دیارە بەدەر نییە لە وەکو یەکێک لە شوێنەکانی جیهان دیارە ژمارەی توشبووان لە نزیک بۆتەوە لە 55,000 کەس وە ژمارەی مردووان لە نزیکەی 2,000 کەس نزیکە بێتەوە. بەڕاستی ئەو ماوەی دوایی ئەم پەتایە لە هەڵکشانێکی بەردەوامدایە. هۆکارەکەشی بەڕاستی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە خەڵک ئێستا کەمتر پابندن بە خۆپارێزیەکان لە شوێنە گشتیەکان لە بە ئەو سێ پێوەرەی کە باسمان کردو کاتی خۆی لە وەزارەتی تەندروستی باسمان کردوەکو سێ دالەکە بریتە لە دەمامک و لە دووری و لە دەستچێش یان دەست شوشتن ئەوانە کەمتر بۆتەوە. بەڵێ بەڵێ دکتۆرە پێ بسام کە تا چەند ئێوە هەوڵتان داوە ڕێنمایی بڵاو بکەنەوە بۆ ئەوەی کە باست لەوە کرد هاوڵاتیان ڕێنمایەکان کەمتر جێبەجێیەکەن بۆ ئەوەی کە بتوانن لە ڕێگەی ئەم ڕێنمایانەوە جێبەجیان بکەن و ماکسک و دەستکێش بەکاربێنن بۆ ئەوەی کە خۆیان لەم نەخۆشیە بپارێزن. بەڵێ ئێمە هەموو هۆکارەکانی ڕاگەیاندن لە هۆکارە بینراوەکان و بیسراوەکان و بەکارمەهێناوە بۆ ئەوەی بتوانین هاوڵاتیان ئاگادار بکەینەوە بۆ ئەوەی بتوانن شار بن خۆیان لەو پەتایە پارێزن چکەوە پەتایە کە بەڕاستی چارەسەرەکەی یەکەم خۆپاراستنە دووەم خۆپاراستنە سێم خۆپاراستنە نابێ پشت بە داو دەرمان بەسن بۆ چارەسەرکردن بۆ ئێوە. هەر بۆ ئێوەش هەر لەگەڵ لەبەر ئەوەشە ئێمە لیژنەیەکمان هەیە لە وەزارەتی تەندروستی بە ناوی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا کە پێکاتەوە لە بەڕێوەبەرایەتی گشتی هەموو بەڕێوەبەرایەتیە گشتەکانی هەولێر سلێمانی دهۆک هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و کۆیە و ڕاپەڕین و خۆشبەختانە هەموو پسپۆریەکانی خۆپاراستن لەو سێ بەڕێوەبەرایەتی ئەوانە کە تیا ئەندامنتیایە و ئەوانە ڕێکاری پسپۆری خۆپاراستن و ڕێکارەکانی خۆپاراستن ئەوانە بەیەکەوە دانووسینەوە بۆ هاوڵاتیانی خۆشەویستی دادنێنەوە ڕەوان دەکەین.
کەواتە دکتۆر ڕێگاکانی خۆپاراستن کامانن ئەگەر پێمان بڵیت؟ سێ ڕێگای زۆر 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 ئاسارە. یەکەمیان دوورکەوتنەوە لە شوێنە قەڵەباقەکە. ئەگەر لە شوێنەکە بووی لانی کەم نێوانی خۆت و یەکێک مەسەن یەکێکی تر مەتر و نیو یەکیان 2 مەتر بێ، چکوگە بمانەوێت بە تاواتی خۆمان پارێزین پێویستە وادانیان کە هەموو خەڵک تووشی کۆڕۆنا بووە. من ئەگە دەبێ وابێ ئەمە یەکەمیان. دومیان ئەگە شوێت چوی ئەو شوێنانە ئەبێت دەمامک بەستین، وەروە دەستشتنی بەردەوام بە ئاو سابوون یاخود بەو هۆکارانێک کە پاکردنەوەی دەست و پێست و ئەو شتانەنە. هۆکارەکان بەڕاستی هۆکاری زۆر ئاسانن و زۆر گرنگن و زۆر دوور تەخاتەوە ئەلەو نەخۆشیە. هەر هەڵەیەک بکەی، هەر هەڵەیەکی بچووکی بکەی ڕەنگە تووشی هەرچەندە خۆت پارێزی ڕەنگە تووشی ئەو پەتاوی بی، ڕەنگە زۆر زۆر خۆت پارێزی، بەڵام لە کاتێکە تۆ ئەچی بۆ فرۆش دوکانێک شتێکە کڕی ئەگەر باقیەک وەربگریەوە پارێک وەگریەوە جوان دەستن نەشوی دوای ئەو پارەوەگرتنەوە ڕەنگە توش بێ. بۆ ئینسانە بێ وریا بێ خاست بە تایبەتی لەم کاتاندا کە ئینفلەوەنزای وەرزیش و بەڕێوەیە و نەخۆشەکانی تری سینگ وەکو کۆکە و ئەوان نەشوە هەر بەڕێوەن بەوەی ئەو ساردی ئەو پلەی گەرمێکە لە کوردستانە هەیە. بۆیە پێویستە ئێستاکە لەسەر هەموو هەوڵاتیان هەست بە درک بەلێ پرسراوەتی بکەن، ئەوەی کە خۆی پارێزی و بەرامبەرەکەت پارێزی و خانەوادەکەت پارێزی. بەڕاستی ئەمە کارێکە پەیوەندی بە ئەمنی قەومی کوردستانە هۆیە پێویستە هەمومان بە پرسیارەتیەوە ئەم کارانە بکەن و تاکو ڕوبەڕووی ئەم کۆڕۆنا بینەوە. مردنی 2000 کەس لە کوردستان کەم نییە، نزیکەی 2000 کەس مردۆ تا ئێستا کە جان لێ دەستداوە کەم نییە. 2000 خێزان ماڵەن لێت یەک چووە، داخۆ چەند هزار خزمێک ئێستاکە تووشی کێشە بوون، تووشی ناخۆشی، تووشی دڵتەنجی بوون. باوەڕ بکە ئەگە بێت و ئێمە وانەکەن ڕەنگە لە داهاتوێکی نزیکدا خەڵکانێکی زیاترمان لێ بمرێ. بۆیە خۆپاراستنمان ئەرکێکی نیشتیمانی ئاینی ئەخلاقیە. بەڵێ. دکتۆر بەواسێک لە خزمەتگوزاری نەخۆشخانەکانمان بکەین تا چەند لە ئاستی پێویستدایە و چی کراوە بۆ ئەوەی کە ئەو نەخۆشانەی یەنە ئەوێ چارەسەر بکرێن دەبێت؟ بەڵێ دیارە هەم ژێرخان و هەم سەرخانی خزمەتگوزاری تەندروستی لە کوردستان وەکو پێویست نییە. نەمانتوانیوە بەهۆی ئەو قەیرانە داریایی کە ڕووی لە کوردستان کردووە بتوانین وەکو پێویست نەخۆشخانە دروست بکەین. وەروها نەمانتوانیوە وەکو پێویست خەڵک دامەزین یاخود پەرە بەسەر چاومڕۆیەکانی خۆمان بدەین. ئێمە بۆیەوە ئەڵێن کە خەڵک خۆی پارێزی بۆی بتوانین ئێمە توانین ئەومان هەبێت چارەسەری ئەو نەخۆشانە بکەین. هەر بۆیە ئێستاکە ڕەنگە بتوانین تا ئێستاکە بە شێوەیەک لە شێوەکان چارەسەری خەڵکمان هەوڵاتانی خۆمانمان کردبێ، ئەگەر چی کەم و کوڕیشمان نەوێ لێرە و لەوێ هەبێ، بەڵام ئەگەر بێت و خەڵک پابند نەبێ باوەڕ بکەن ناتوانین زیاتر ئەمە خزمەتگوزاری بە تایبەتی چارەسەرکردنی کۆڕۆنا پێشکەش بە هەوڵاتیان بکەین. بەڵێ. دکتۆر پێشتر کەشەپۆلی یەکەمی کۆرۆنا هەبوو، ژمارەی زۆر هاوڵاتی توش بووی ئەم نەخۆشیە بوون و بەتایبەت لە شاری هەولێر باسەوە ئەکرا کە ئامێری هەناسەدان کەمە. ئەمێ بزانم لە ئێستادا تا چەند هەوڵتان داوە ئەم ئامێرە دابین کەم بۆ کەسانەی کە تووشی نەخۆشی کۆرۆنا بوون؟ خۆی ئەو کاتەکە ئەو پەتای هات ئێمە بەڕاستی ئامێرەکانمان کەم بوو، هەم لە شوێنی چارەسەرکردنی کۆرۆنا کەم بوو، هەم لە ئامێرەکانی هەناسەدان هەروەکو سیپاپ و ئەیپاپ و بایپاپ و هەروەها پێڵێن ڤنتیلێتەر کەم بوو. بەڵام لەو ماوەیە کەمەدا بەهۆی هەوڵ و هیمەتی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها هاوڵاتیانی خۆشەویست توانرا ژمارەیەکی زۆر لەوانە دابین بکرێ. بەڵام ئەماش بڕێکی دیاری کراوە، ڕەنگە بەشی هەموو خەڵک نەکە. پاشان ئێمە بۆ خۆمان والێ بکەین، ئێمە بکەینە سەر ئەو ئامێرانە بۆ خۆمان نەپارێزین. ینی وەکو پێشتر باسم کرد، ینی خۆپاراستن باشترین چارەسەرکردنی ئەو نەخۆشیەیە. هەر بۆیە پێویستە ئێمە بە جددی خۆمان پارێزین لەو نەخۆشیەوە، بە گرنگی وەربگرین. ناکرێ ئێمە گوێ بە نەخۆشەکە نەدەین و گوێ بە ڕێنمایەکانی تەندروستی نەدەین و کێشەکە بە سیاسی وەربگرین و هەست بە مەسئولیەتی نیشتیمانی نەتەوایەتی ئەخلاقی نەکەین و کە نەخۆشکەتین بچینە خەستخانەکان گلەیش لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین یان گلەی لە دام و دەستگا تەندروستیەکان بکەین.
بەهۆی ئەو جۆنەدانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەداخەوە جێنەدانی هاوڵاتیانەوە نزیکەی 50 بۆ 60 پزیشک و کارمەندی تەندروستی جانیان لەدەستداوە. باشە بۆ ئەو خەڵکانەی جان لەدەست بدەن لەبەر ئەوەی کە خەڵک هاوڵاتیان جۆنادانە ئەو خزمەت گوزاریانە بۆچی دکتۆرێکی فەقیر دکتۆرێک کە کوڕە فەقیرێکە کوڕە هەژارێکە کوڕی چاوساوەیەکە ئێستاکە خۆ خێزانەکەی جان لەدەست بدا خۆی توش بووە خێزانین توش بووە یعنی کارمەندی تەندروستیمانی خۆی و خێزانەکەی جانیان لەدەستداوە. بەڕاستی ئەمە پێویستە بە هەند وەربگیرێ و ئاوڕێکی جدی لێ بدرێتەوە. بەڵێ دکتۆر باباسێک لە کاتی توشبوون بە نەخۆشیەکە بکەین هاوڵاتیان زۆریان سەردانی پزیشکی پسپۆڕەکە مەبەستی پشکنین بۆ ئەم نەخۆشیە و ئەمەژە بێتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەوەی کە زۆر پشکنین ئەکەن زۆر سەردانی نەخۆشخانەکانەکەن نەخۆشیەکە زیاتر بڵاو بێتەوە. ڕێنمایی چیە بۆ ئەو هاوڵاتیانی کە توشبووی ئەم نەخۆشیان؟ پێش هەموو شتێک بۆ هەموو نەخۆشێک ئەو کەسانی کە سەردانی خەستخانەکانەکەن تاکو زۆر پێویست نەبن با سەردانی پزیشکی نەکەن بۆ نەخۆشەکانی تر بۆ نەخۆشێک ئەژنۆی دێشێ نەخۆشێک شانی دێشێ نەخۆشێک شتێکی بەسیتیە با کەمتر بچێت نەخۆشخانەکان کە دەستە نەخۆشخانەکان با کەمتر دەست بدا لە دەرگا و لە کورسی دانیشتون و لەو شتانە با ئەلحاح لە دکتۆرەکە نەکە دکتۆرەکە پشکنینی بۆ بکات چکۆڕەنگە دکتۆرەکە خۆی هەڵگری ئەو ڤایرۆسە بێتن. بۆ ئەوەی کە هاوڵاتیان دیارە ئێستاکە هاوڵەتیان و شارن لەبارەی نیشانەکانی ئەو نەخۆشیە ڕەنگە هەر هاوڵاتیەک ئێستا بەقەدەر دکتۆرێک لە نیشانەکانی ئەو نەخۆشیە شارەزان هەر بۆیە ئەگەهات و تووشی ئەو نەخۆش زانیان ئەو نیشانیان هەیە خۆیان لە ماڵەوە کەرەنتین بکەن لە هۆکارەکانی ڕاگەیاندن باسەوە کراوە چی بکرێ بۆ ئەوەی کە خۆیان چارەسەری خۆیان بکەن. بەڵام ئەگەر لە کاتێکدا پێش ئەوەی نیشانەکە تون بێ ئەوە چارەسەری ئەوە سەردانی نەخۆشخانەکان دەکەن و بەمبەستی کەمکردنەوەی ئەو خەڵکە زۆرش لە سەڕی پشکنین و ئەوانە ئێستا شوێنە لە زۆر شوێن ئەو نەخۆشەکە دە پشکنێن لە نەخۆشخانە تایبەتەکانیش واروها ژمارەی ئەو ئامێرەی کە پێدەن CPR کە بۆ ئەوەی دانراوە بۆ پشکنینی ئەو نەخۆشە دانراوە لە کوردستان بۆ قەدەر 400 و 500 زیادی کردووە بۆنە جاران لە هەولێر یەک ئامێر هەبوو ئێستا 5 ئامێر هەیە وهروە لە سلێمانی هەروەتە لە دهۆک هەروەتە لە هەڵەبجە و لە شارەکانی تریش لە زۆربەی شارەکان ئەو ئامێرە PCR دانراوە و ئەوەیشی کە نیەتی و بەنیازن یعنی پلانێکمان هەیە دەرخسەشمان بۆ کردە بۆی بتوانین بۆیان دابین بکەین بۆیە کە سەردانی ئەوێشەکەن ئەبێ بزانین چۆن دەستنە ئەبێ دەمامک بەستن ئەبێ دەست چێش بەستن ئەبێ زۆر نزیک نەبنەوە لە یەکتری دووری لە نانی کەم 2 مەتر هەبێ ئەو بێ دەزەدەن لە دەستی دەرگاکان دەزەدەن لە کورسیەکان دەستی خۆیان لە ناو کۆش خۆیاندا بنێن بە شێوەیە کەمترین بەرکەوتیان هەبێ لەگە ئەو دار و دیوار و ئەو شتانی کە لەوێن دەرهێنا چۆن نەخۆشخانەکان باوا دابنێن ڕەنگە زۆربیان ئەو ڤایرۆسیان کە لەسەر بێت. بەڵێ دکتۆر هەر لەسەر پشکنینەکان زۆر کەس هەیە کە بڕێکی پارەی زۆر ئەدات بۆ ئەوی کە پشکنین بکات و ئێوە تا چەند هەوڵتان داوە پشکنینەکان ئاسانکاری بۆ بکەن بۆ ئەوەی کە هاوڵاتیان بتوانن بە شێوەیەکی باش پشکنینەکانیان ئەنجام بدەن و نەبێتە هۆکاری بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە؟ بەڕاستی هاوڵاتی پێویستە خۆی پارێزی تووشی ئەو نەخۆشیانە بە دیسان باسەکەمەوە بەڵام کە توش و پێویست ناکە هەڵە داوان بچێ بۆ ئەمە بچی بۆ ئەم شوێن بچی بە ئەم شوێن هەندێک پشکنینمان هەیە پشکنینمان هەیە CPR ئەوەش کە ئامێری سەرەکی لە نەخۆشخانەکان هەیە دەتوانێت سەردانی ئەوێ بکە لە نەخۆشخانەکان بەردەستە بەڵام ئەگەر بێت و حەز بکە زووتر ئەو فەحسە بەرکەوێت وەری بگرێتەوە یان شتێ بکە ئەوە لە نەخۆشخانە ئەهلیەکان هەیە و نرخەکانیشمان دیاری کردووە ئێستا نرخەکانی زیاتریش وە دابەزیوە و لێژنیەشمان پێکێناوە ڕەنگە لەو هەفتەیە دەست بەکارێ و دیسان بۆ زیاتر دابەزاندنی و زۆر پشکنینی تریشەیە کە بەدیادێکی کە ئەو نەخۆشی هەیە یان نەبەکو پشکنینی خوێن ڕەنگە ئەوەشە جۆرێکە کە لە پشکنین وەروها جۆرێکە لە توندی ئەو نەخۆشە بزانێ ئەو نەخۆشە تا چەند دێت هەیەیان لێ نییە و پشکنینی تریشمانەیە بۆ ئەوی بزانێ ئەو نەخۆشت گرتووە ئایا خود ئێوە تۆ بەرگریت هەیە یان ئەنتیبەتیت هەیە یان نا بەڵام هاوڵاتیان پێویست ناکە تووشی دڵە ڕاوچێ بن لەو کاتە هەموو نەخۆشانە حکومیەکان ئەو پشکنینیان هەیە و دەتوان بەڕێکوپێکی وە سەردانی ئەوێ بکەن و پشکنینەکانی خۆیان بکەن. بەڵێ
دکتۆر پلانتان چی ئەگەر هات و دەرگاکانی خوێندن کرایەوە ئێوە چ پلانێکتان هەیە بۆ ئەوەی کە بتوانن ئەم نەخۆشیە لەناو خوێندکاران کەم بکەنەوە و هاوکاری خوێندکاران بن لە کاتی کردنەوەی داوامی خوێندن؟ بەڵێ عزیزانم بەردەوامین لەسەر تەوەرەکەی ئەمڕۆمان وەکو بینیتان کە باسمان لە ڕەوشی نەخۆشی کۆرۆنا کرد لە هەرێمی کوردستان و ئاستەکەی لە ئێستادا بەکوێ گەیشتووە باسمان لەوە کرد کە هاوڵاتیان چۆن خۆیان پارێزن و پێویستە چی بکەن بۆ ئەوەی کە لەم نەخۆشیە بە دوور بن لە هەمان کاتیشدا باسمان لەوە کرد کە ڕێکارەکانی وەزارەتی تەندروستی لە ئێستادا پێویستە چۆن بێ و تا چەند گرنگە کە هەماهەنگی هەبێت لە نێوان شارەکانی تری هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیە ڕوو لەکەم بوون کە و باسمان لەوە کرد کە هاوڵاتیان پێویستە چۆن خۆیان پارێزن و دەستکێش و دەمامک تا چەند گرنگە بۆ ئەم نەخۆشیە بەکاری بێنن و تا چەند گرنگە لە کاتی چوونیان بۆ پشکنین ئاگان لە تەندروستی ئەو کەسانی تر بێت کە لە نەخۆشخانەکانوان و پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە لە ڕێگەی ئەوەی کە سەردانی نەخۆشخانەکان بکرێت ئەم نەخۆشیە نەگوازرێتەوە باسمان لەوە کرد کە پلانی وەزارەت چی ئەبێت بۆ ئەم ساڵی خوێندن و پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە ئەو نەخۆشیە لەناو خوێندکاراندا بڵاو نەبێتوانێ و پلانی داهاتووی وەزارەت چی ئەبێت بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیەکەم بکرێتەوانێ و تا چەند گرنگە کۆبوونەوەی تایبەت لەسەر ئەم نەخۆشیە بکرێت بۆ ئەوەی کە بتوان ڕێکارێکی وادا بنێن ئەم نەخۆشیە بڵاو نەبێتەوە بە شێوەیەکی زۆرتر و وەک ئەزانن کە هەمووان باس لەوە ئەکەن لە وەرزی پاییزدا ئەم نەخۆشیە ترسناکتر ئەبێت ئێمە باسمان لە پێشتر لە هۆکارەکانی ئەوە کرد بەڵێ ئازان مەگەڕێمە لای میوانەکەم لە سۆدەکانمان لە هەولێر دکتۆر پرسیاری ئەوم کرد کە پلانەکانتان چییە بۆ ئەم ساڵی خوێندن ئەگەر هات و دەستی پێکردەوە؟ پلانەکانمان ئەوەیە کە ژمارەیەکی کەم لە قوتابیان لە ژووری هۆڵەکانی خوێندن بێ و لەگەر وەزارەتی پەروەردە دانیشتن و لیژنەیەک هەیە پێدەنێن لیژنەی باڵای کۆرۆنا لیژنەی باڵایە لە ئەنجومەنی وەزیرانە لە سەروی وەزارەتی تەندروستیە ئێمە سەردانی خوێندنگە و قوتابخانەکانمان کردووە دیارە لەوێ پێمان ڕاگەیاندن پێویستە نێوانی بینی هەر خوێندکارێک و خوێندکارێک زیاتر لە ئەبێ 2 مەتر کەمتر نەبێ هەروەها بەریەکەوتن نەبێ و ماوێکی کەمتر لێ ببینێنەوە تاکو پێویستیان بە کافتریا و پێویستیان بە شوێنەکانی دەستشۆرین نەبێ و لە کاتی سواربوونی بە پاسەکان کە هۆیەکە هۆکارەکانی گواستنەوە پێویستە لە چەند کەسێکی دیاریکرا و سوار بێ بینی کوشینی بینی کورسیەک و کورسیەک پێویستە بۆشایی هەبێ و کە دەستنە قوتابخانەکان پێویستە دەست دەرگا و پەنجەرە ئەو شتانە نەدرێت دەرگەکان یاخود بەوەی پێدەرێن بە ئینفراڕێت یعنی تحت الحەمرا ئەو دەرگانە بکرێتەوە یاخود ئەو دەرگانە کراوە بن و هەوا گۆڕچە بەردەوام بێ و ئێستا پێم وایە ئەمڕۆکە یەکەم ڕۆژی لێکردنەوەی هەندێک لە قوتابخانەکان و خوێندگاکانە بۆ خوێندکاران و ئەوەش تەمەشا دەکرێت ئەمە هەڵسەنگانیش بۆ دەکەین پاشی چەند ڕۆژی تکە بەڕاستی ئێمە زۆر پێخۆش حاڵ نین بەکردنەوەی ئەو شوێن بەتابەتی لە دیەکان کە خەڵکێکی زۆر لە پۆلەکاندانە ڕەنگە نەتوان ئەو ڕێکارانە بە تەواتی جێبەجێ بکرێ و ڕەنگە ئەو خوێندکارە لە خێزانێک چوو بێ کە توشبوویان هەبێ یاخود بێگومان ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی بەڵام بە هەر زۆرێک بەهۆی ئەو فشارە زۆرێک کە هاوڵاتیان لە سەرمانی هەیە ئێمە ئەو بڕیارە دراوە و ئێمە هەرسنگانی لە ڕۆژانی داهاتوودا بۆ دەکەین. بەڵێ دکتۆرۆکو پرسیاری کۆتاییم ئەگەر هاتوو ئەم نەخۆشیە ڕووی لە ترسناکی کرد پلانی ئێوە چی ئەبێت و تا چەند هەوڵتان داوە کە پلانێکی وادا بنێن بۆ ئەوەی کە لە ئایندەدا ئەم نەخۆشیە ڕوو لە کەمبوون بکات؟ بەڵێ پلانی ئێمە ڕەنگە ئەوەی کە ئێستا و هەندێک لە بینێران چاوەڕێ بکەن قەدەغەکردنی هاتوچۆ نییە لەبەر ئەوەی ئێمە لەو شتانی پێشوو کە بۆمان دەرکەوت لەو ڕێکارانە پێشوو بۆمان دەرکەوت کە قەدەغی هاتوچۆ ڕەنگە کارێک ئەوتۆ نەبێ ئەگە بێت و هاوڵاتیان پابند نەبن بە هۆکارەکانی خۆپارێزی بەڵکو بتوانین پلانەکانمان ئەوەیە و لەو هەفتەیە دیسان کۆبوونەوەی شتێکێن لەسەر ئەوە چکە بەڕاستی ئامارەکان ئاماری ترسناکن وا بکەین چۆن خەڵک لە بازاڕەکانە پابند بێ بە بەستنی ماسک و دوکاندارەکان پابند بێن بە بەستی ماسک
ڕەنگە ناچار بکەین پۆلیسی شارەوانیەکان بە دوکاندارەکان بگەڕێن و هەر بە دوکانە بازار و شوێنە قەڵەباکاندا بگەڕێن هەر دوکاندارێک ئەگە ماسکی نەبەستا بێت دەمامشی نەبەستا بێ ڕەنگە سزا بدرێ وار هاوڵاتیەک ئەگە بێت و دەمامشی نەبەستا بێ ڕەنگە هێز مستە بازارەکانەوە و بێگومان بێ پێداچنوەک بکەین باکردنەوەی شوێنە گشتیەکان لەبەر ئەوەی ئێستا بەداخەوە هەم لە مزگەوتەکان هەم لە شوێنە گشتەکان لە چێشتخانەکان بەداخەوە خەڵک پابندبوونیان بە کەمتر بۆتەوە بە ڕێکارەکانی خۆپاراستن ڕەنگە ئێمە بەو ڕێکاراندا بچینەوە بەڵام تا ئێستا بیرمان نەکردوتە لەوەیکە قەدەغی هاتوچۆ ڕابگەێنین چکە پێمان وایە قەدەغی هاتوچۆ لەو بارودۆخی ئەمڕۆی ئابووری کوردستان و بەو کەلتورە کۆمەڵایەتی کە ئێمە هەمانە چارەسەر نەبێتن بەڵکو توندکردنی ڕێکارەکانی خۆپاراستنە بە سێ دالی زۆر بچووک دەستچێش و دەمامک و دووری. بەڵێ سپاس دکتۆر سپاس بە ئامادەبوون سپاس بۆ زانیارەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر ئارام ڕۆستەم ڕاوێژکار لە وەزارەتی تەندروستی کاوەشێکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لا هەولێرە لەگەڵمان بوو بەڵێ زانم هەروەکوتمان لا تەوەری سێم و کۆتاییماندا باس لە ڕۆژی گیانی تەندروستی دەرونیەکەیم زانین تەندروستی دەرونی چیا و تا چەند گرنگە هەرێک لە ئێمە تەندروستیەکی دەرونی باشمان هەبێت بۆ ئەوەی کە بتوانین کاروبارەکانی ڕۆژانەمان بەڕێوەبەرین لامان کاتیشدا گەر هاتوو کێشەیەکی دەرونیمان هەبوو تا چەند گرنگە سەردانی پزیشکی پسپۆڕ و دەرون ناسەکان بکەین بۆ ئەوەی کام کێشانە چارەسەر بکەین هەر بۆ مەبەستەش بەڕێز کاروان کاکەڕەش چارەسەر سازی دەرونی باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە کاکاروان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. زۆر سپاس. سپاس دەکەم بەخێراتی. سپاس مەمنون. سەرەتا بنای خۆی گەورە میهرەبان. بەڵێ. ئەمەی باسێک لە ڕۆژی جیهانی تەندروستی دەرونی بکەین بزانین بۆ ئەم ڕۆژە وەکو ڕۆژی جیهانی تەندروستی دەرونی دانراوە. ڕۆژی جیهانی تەندروستی دەرونی کە دەی دەئەکا ئەم ڕۆژە بۆ یەکەم جار دیاریکرا لە ساڵی 1992 لەلایەن ڕێکخراوی یەکگرتووی جیهانی بۆ تەندروستی دەرونی. تەقەن ئەم ڕۆژەمە بەستی ئەوە دیاری کراوە بۆ ئاگادارکردنەوەی کۆمەلگا و شارکردنەوە لەوەی کە تەندروستی دەرونی چەند گرنگە چۆن بایەق بە تەندروستی دەرونی بدەین و چۆن کارێ بکەین بتوانین تەندروستی دەرونیمان جێگیر بێ و نەخۆشی دەرونیش بەوەی کە هەروەکو نەخۆشیەکی تری ئاسایی ئەکری ئینسان مرۆڤەکان تووشی بن و بەپێی ئاماری تەندروستی جیهانی لە ساڵێکە ساڵانە بڵێن لە سەرتاسەری جیهان لە ئێستادا نزیکەی 1 ملیار کەس کێشەی تەندروستی دەرونیان هەیە کەواتە ئەکرێتەوە هەروەکو چۆن ئەکرێمە تووشی نەخۆشیە پەتای هەڵامەتێ بین بە هەمان شێوە تووشی کێشەی دەرونی ببین و ئەم ڕۆژە ساڵانە کە دایانناوە بۆ ئەوەی کۆمەڵە چالاکی تیا ئەنجام بدرێ بۆ شارکردنی کۆمەڵگە هەر ساڵە و بە ناونیشانێک ئەم ڕۆژەیاد ئەەکەنەوە بۆ نمونە ساڵ هەبووە تەرکیزراوەتە سەر خەمۆکی ساڵ هەبووە تەرکیزراوەتە سەر کێشە لای بەتەمەنەکان ئێستا پار لەسەر ڕێگریکردن بوو لە خۆکوشتن و ئەمساڵ ناونیشانی ئەم ڕۆژیان کردووە بەوەی هەنگاونانێک لە پێناو تەندروستی دەرونی. کاکاروان دوێنێ لە پارکی ئازادی شاری سلێمانی کۆمەڵێک چالاکی بەهۆی ڕۆژی جیهانی تەندروستی دەرونیەوە بەڕێوە چوو ئەمە بزانم کە ئەم چالاکیانە تا چەند گرنگن و تا چەند گرنگە بوونیان هەبێ بۆ ئەوەی کە بتوان هەمووان بەیەکەوە چارەسەری کێشە دەرونیەکان بکەن یاخود کەمی بکەنەوە. بەڵێ طبعاان زۆر گرنگە سێ ماڵین ڕۆژی تەندروستی جیهانی ئێمە مەبەز لەوە نیە تەنها ڕۆژێک بەس بێ بۆ ئەوە ئەبێ بەردەوام ڕێکخراوەکان ئەو کەسانی لەو بوارە ئیشەکان چ لایەنی پەیوەندیداری حکوومەتابێت کار لەسەر ئەوە بکرێت تەندروستی دەرونی تا چەند گرنگە بۆی ئێمە گرنگی پێ بدەین یعنی بە نمونە ئێستا ئێمە وەکو ڕێکخراوی وچان 10 ساڵە لەو بوارەیە کارەکە ئیش لەسەر ئەوەکە چۆن هاوکاری ئەو کەسانە بێت لە ڕووی تەندروستی دەرونیەوە کە زیانیان بەرکەوتەوە کەسانەی کە تووشی تونند و تیژی بوونەتەوە یاخودە و کەسانەی کە تووشی ئەشکەنجە بوون یا تووشی زەبری دەرونی بوونە ئیش لەسەر ئەوەکە و ڕاهێنان لەسەرەوەگە جارێکی تربیان جێرنەوە بوو ناو کۆمەڵگا ژیانێکی ئاسایی بەرنەسەر بۆیە گرنگە لە ڕێگەی سۆشیال میدیاوە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە لە ڕێگەی کۆڕوسی میناراتە لە ڕێگەی دەوراتە ئەبێ بەردەوام هۆشیاری بدرێ بە کۆمەلگا بەتا کە تەندروستی دەرونی گرنگە لایەنی تەندروستی دەرونی کاتێ تووشی کێشەیەکی دەرونی ئەبی ئەگە تۆ بە گرنگت زانی ئەبێ هەمان شێوەی نەخۆشیەکانی تر هەوڵی چارەسەری بدەیت. کاکەڕان
با پێناسێک بۆ تەندروستی دەرونی بکەین بزانین چییە؟ تەندروستی دەرونی بە کورتی بریتە لەو بارە باشەی کە مرۆڤ تایدا تواناکانی خۆی ئەزانێ و ئەتوانێت لەگەڵ تەنگەشەکانی ژیاندا هەڵکە و لە کۆمەلگادا بەرهەمدارانە کار بکە. بە مانایەکی تر هاوسەنگیە لە نێوان سێ لایەنی گرنگی کەسایەتی مرۆڤ کە لایەنی بیرکردنەوە و هەڵسوکەوت و سۆزداریە کە هاوسەنگی لە مای ڕاگیرا و کاتە ئەو کەسا توانێت گونجانێک لەگەڵ خودی خۆیان دروست بکە و لەگەڵ کۆمەلگا و چواردەورەکەی بە پێچەوانەشەوە هەڕاستە کە هاوسەنگی لەم لایەنانە نەبوو ئەو کەسە کەسێکە بێ ناتوانێت گونجان نە لەگەڵ خۆی نە لەگەڵ کۆمەلگا و چواردەورەکەی دروست بکە. کاکەڕوان پێشتر باس لەوە کرد کە ساڵانە ژمارەی زۆر هەوڵاتی تووشی کێشە دەرونیەکان ئەبن ئەمە بزانم هۆکاری زۆری کێشە دەرونیەکان لە ئێستادا بۆچی ئەگەڕێتەوە؟ طبعاً ئێمە بۆ کێشەی دەرونی یاخود نەخۆشی دەرونی بڵێن هۆکار دوو هۆکارمانێ هۆکاری بایۆلۆجیمانێ و هۆکاری ڕووداوەکانی ژینگە باوە بڵین ڕەنگە ئێستا زیاتر بەسمان پرسیارەکەی تۆ بێ هۆکارەکان ئێستادا بڵێن ڕووداوە ژینگەیەکان ئێستا باوە لە کۆمەلگادا لە ئێستا سەردەمی ئێستای ژیان داواکاریەکان زۆر بووە لە ڕۆژگارێکە ئەژین پڕە لە کێشە و مەشاکل و سترێسەکانی ژیان هەر کاتێ بە نمونە داخوازیەکانی تۆ چین وە سەرچاوی داخوازیەکانت کە کەمترە لە داخوازیەکە ناگەی پێی ئەمە سترێسێ بۆ تۆ دروستەکە بۆیە لە ئێستادا هۆکار زۆرە بۆ نمونە لایەنی سیاسی هۆکارێکە بۆ نمونە لایەنی کۆمەڵایەتی یعنی بەداخەوە لایەنی کۆمەڵایەتی لە لای ئێمە زۆر پەیوەندی کۆمەڵایەتیەکان ڕوو لە نەمانەچێ ئەمە هۆکارێکە بۆ کێشە دەرونیەکان ئەمە وای کردەوە بۆ نمونە متمانە نەماوە لە نێوان تاکەکان جۆگرتن نەماوە بۆ یەکتر خەڵکی ئەم ئازادی کە ئەمڕۆ ڕووی لە خەڵک کردووە بۆی کەس حەقی نەبێ بەسەر کەسەوە هاوکاری نەکردن کەواتە کۆمەڵ هۆکاری زۆر هەیە لە کۆمەلگایە چ کۆمەڵایەتیە چه هۆکارە دەرونیەکانە چ کێشەی خێزانیە چ سیاسیە چ ئابوووریە هەموو ئەمانە دوجار سترێسێک پاڵەپەستوێت تەنگەژێ بۆ ئینسانەکان دروستەگەن و ئەبێ بە کێشەی دەرونی بێگومان کاکەڕوان بەکارهێنانی تەکنەلۆجیا تا چەند بۆتە هۆکاری زیادکردنی ئەم کێشە دەرونیانە و تا چەند بۆتە هۆی ئەوەی کە ئەو کەسەوا لێ بکات گۆشەگیر بێت بۆ تێکەڵاوی کەسانی دەوروبەری نەبێت بە دڵنیایەوە تەکنەلۆجیا منەمەیە بە دوو شێوە باسیکەم لەسەر مناڵ و لەسەر گەورەش کاریگەری زۆری کردو بۆ نمونە لە مناڵانمان مناڵی ئێستا زۆربەی زۆری ئەتوانم بڵێم یعنی ئێستا بە پێی توێژینەوە کە باس ئەکرێ هەر مناڵێ لە ڕۆژێکە 6 کات ژمێر ئەم تەکنەلۆژیای بەکارێنا بە مدمندا ئەدرێن ئێستا مناڵان تووشی زۆری ئەمە بوونە کاریگەری کردوتە سەر ڕەفتاریان سەر خەو و خواردنیان سەر هەڵسوکەوتیان سەر لایەنی سۆزداریان ئەمە دوجارە بێ بە بەشێ لە کەسایەتیان کە گەورە ئەبن کەسێکیان لێ دەرناچێت تەندروست دەرم بوون لە گەورەکانیشا بە هەمان شێوە ئەم تەکنۆلۆژیای زۆر جاسەیرەکەی شوێنی پەیوەندیەکانی گرتوتەوە لە ماڵەوە ساردێکی خستۆتە نێوان دایک و باوکەکەەوە ژن و مێردەکەەوە جگەل لەوەی کە ئێمە بینیمان کۆمەڵی مەشاکلی یەکجار زۆر ڕوویدالێن بەهۆی بۆ نمونە فەیسبوکەوەیە بەهۆی تەکنەلۆژیاوەیە کوشتنەوەی لێکەوتەوە هەڵوەشانەوەی خێزانی لێکەوتەوە یاخود ئێستا بەداخەوە لایەنی سۆشیال میدیای کوردی کەناڵەکانمان کۆمەڵە کەناڵ هەیە لەم کوردستانە یعنی دا بخرێ زۆری قانجاسترە چکە کاریگەری تەواوی کردووە لەسەر ڕەوشتی تاکی کۆمەلگا لەسەر خێزانەکان بۆتە کۆمەڵی مەشاکلی دەرونی دروست کردووە لە دەرەنجام کاکەڕوان باباسێک لە بوونی کێشەکان بکەین بۆ نمونە کەسێک هەیە لەناو ئەو هەموو کێشەی ژیاندا ئەمانە وای لێ کات تووشی بڵین نەخۆشیە دەرونیەکان ببێت ئەمە بزانم کە تا چەند گرنگە ئێمە لە کاتی بوونی هەر کێشێک یاخود ڕووداوێکی نەخوازا و لە ژیانماندا وا بکەین کە ئەم ڕووداوە کاریگەری نەبێت لەسەرمان زۆر باش طبعاً وەکو کاریگەری ئێمە هەر ڕووداوە لە ژیانمان ڕووبدا نەک کاریگەری ڕنگدانەوەمان ئەبێ ئەمە شتێکی ئاساییە بۆ مرۆڤ هەموو مرۆڤێک بەرامبەر بە ڕووداوەکان ڕنگدانەوێکی ئەبێ بەڵام هەندێک جار ڕنگدانەوەکە لە ئاسایی دەرئەچێ کاریگەریە گاتە سەر لایەنی دەرونی کەسەکە ئێمە پێویستە کۆمەڵێ شت هەیە لە ژیانماندا بۆ نمونە کە بتوانین لایەنێکی پەیوەندی کۆمەڵایەتی هاوسەنگمانە بێ کە بتوانین بۆ نمونە خاڵە بەهێزەکانی خۆمان بناسین کە بتوانین لایەنی ڕوحی خۆمان کە بتوانین واقعیانە بیر بکەینەوە
ئەگینا تۆ ژیان بەدەر نییە لە کێشە و مەشاکل زۆر جا ئەوەی کەوا ئەگا کاریگەری زۆر لەسەر ئێمە دروست بکات تێڕوانینی ئێمەیە بۆ کێشەکان بۆ لێکدانەوەی ئێمەیە بۆ کێشەکان چکە لێکدانەوەیەکی واقعیانە بیر ناکەینەوە پێمان وا بێ ژیان بریتی بێ لەوەی کە هەموو شتێک خۆش گوزەرانی و بەدڵ ئێمە بێ ئەمە کارێکی هەڵەیە کاتێکە تۆ قەنەعەتت وا بوو کێشەیەک ڕووی تێت کرد تووشی زەوری دەرونیە بی ئاسان بۆ تەقەبول ناکرێت بۆ یەکێ لەوانە تەقەبولکردنی ئەو ڕووداوی لە ژیاندا دوزار چۆن مامەڵی لەگەڵ کە کاروان نیشانەکان لە کەسێکی توش بوو بە نەخۆشیێکی دەرونی چۆنە و زۆربەی ئەو کەسانی کە تووشی نەخۆشیێکی دەرونیە بن دان نانێن بەوەی کە ئەوان تووشی ئەو نەخۆشیە بوون و پێیان عیبە هۆکاری ئەمە بۆ چیە کارێتەوە باشە سەرەتا وەکو نیشانەکان ئێمە کاتێککە توانای دەستنیشانکردنی حاڵەتێکی دەرونی بکەین بڵین ئەم کەسە نەخۆشی دەرونی هەیە پێویستمان بە سێ پێوەرە بێ بەلای کەمەوە پێوەری یەکەمیان دیاریکردنی نیشانەکان بێ ئەم کەسە نیشانەکان تیا مەوجود بێ بە نمونە بۆ نمونە لە خەمۆکیە نۆ نیشانەی سەرەکیمان هەیە باشە لە دڵتەنگیە لە خواردنەخەوە بارحاڵ دوجار ماوەی ئەم نیشانانە لەم کەسە تا چەند بوونی هەیە بۆ نمونە بەلای کەمەوە ئەم نیشانانە لەم نۆ نیشانەیە بێ 5 نیشانەی سەرەکی لە کەسەکە هەبێ و ماوەکەی لە 2 هەفتە و زیاتر بێ ئەبێ لە 2 هەفتە زیاترە نیشانانەی هەبێ سێم کاریگەری کرد بێتە سەر ئاستی لایانی کۆمەڵایەتی و لایانی پیشەی بۆ نمونە ئەم کەسە بە ئاشکرا دیارە لە ڕووی کۆمەڵایەتیەوە سست بۆتەوە لە ڕووی چالاکیەکانی لە ڕووی پیشەکەشەوە پێوەی دیارە کاتە کاریگەری هەبێت لەسەر کاروبارەکانی ڕۆژ ئەمە و کاتە وەکو کەسی لایانی کەسانی پسپۆر بڕیان لەسەرەوە درێم کەسە تووشی دەرونی بووە پرسیارەکەی ترت پرسیارکەی ترم ئەوەیە کە ئەو کەسانی تووشی نەخۆشیێکی دەرونیە بندانی پیانانێن کە تووشی و ئەمەش وا کات نەخۆشیەکان پەرەپسەنێت بەڵێ تەوان ئێمە بیرمان نەچێت نەخۆشی دەرونیمانەیە و عەقلیشمان هەیە باتە لە نەخۆشی عەقلەکانە ئەمە ئاسایە تا ڕادەیەک زۆر جادان بۆیانێنن بەڵام لە نەخۆشە دەرونیەکانە زۆر جار لە کۆمەلگادا ئەمە بووە بە عیبە ئەمە بووە بە پەڵەیەک بەسەر کەسەکانەوە بەسەر خێزانەکەیە بۆیە و ئەزانن نەخۆشی دەرونی عیبەیە بۆیە لێرەدا یەکێ لەو ئامانجانەی کە ئەم ڕۆژە دیاری کراوە و چالاکی تیا ئەنجام ئەدرێ ئەوەیە کە بە تاکەکانی کۆمەلگا بڵین مرۆڤ لە هەر سەردەمێک هەر هەمومان معڕەزین بۆ ئەوەی لە هەر فترەیە سەردەمێ لە سەردەمەکانی ژیانمان تووشی حاڵەتی دەرونی ببین چکە پێوەری تەندروستی دەرونی لەگەڵ نەخۆشی دەرونی لەسەر یەک هێڵە ئەکرێ ئەمڕۆ تۆ لێرە بی لە ئاستێکی زۆر باشابی ئەکرێ مامناوەند بی ئەکرێ بگەی بەم حاڵەتی تووشی دەرونی بی ئەوەژمانایەوە نییە تۆ جارێکی تر باش نەبیتەوە ئەکرێ بە ئاسایی دێتەوە بەرەوباری دەرونی باشی خۆت بۆیە تۆ چۆن نەخۆشی دەرونی لەناو ئێمە جاران باو بوو هەڵامەت نەخۆشیەکی باو بوو و بەلای خەڵکە و شتێکی ئاسایی بووم کە زە ئەیگرێوەشتان نەخۆشی دەرونی ژەروایە تۆ کاتێکە سەرماد ئەبێ لەسەر چی لەسەر تۆ نیشانەکانی تووشی هەڵامەتە بی پەتایەکە بی نەخۆشی دەرونیش بە هەمان شێوە کاتێکە تۆ بە ڕووداوێکی ناخۆش هاتێ ئەپەڕی بەکارە ساتێکە لە دەستدانی کەسێکە هەرکی ڕووداوێکی زەبرایە کاریگەری لەسەر دەرونی تۆ جێ ئەهێڵێ بۆی ئەگەرێمە بەم شێوە سیرمان کرد نەخۆشی دەرونیش هەمان نەخۆشی جەستەیە هیچ جیاوازیەکی نییە پێویست ناکە بیشارینەوە چۆن من بۆ نەخۆشی ئەو نەخۆشانش پێشیان ئەی بە سەردانی پزیشکی پسپۆر بکەن بۆی چارەسەریان بکات تا چەند گرنگە بە زووترین کات سەردان بکرێت زۆر گرنگە چونکە لێرە یەکشتی ژێ زۆر جا سەردانی ناکرێ هەندێک جار لەبەر قسەی کۆمەلگا و چواردەورە چکە بەداخەوە لە کۆمەلگای ئێمەدا هێشتا نەک نەخۆشەکە خۆی کەسە ساغەکانی کۆمەلگاش بەتەوەی ئەم کەسیان بۆ قوبوڵ ناکرێت سەیری ئەەکەن جیای ئەکەنەوە بە شێوەیەکی تر مامەڵەی لەگەڵ تانەوتە شەری لێ ئەدرێ بۆیە ئەم کەسەش هەندێک جار کاریگەریە مەشی بەسەرەوە هەیە کە بووە بە عیبەیەک ڕەنگە هەندێک جار خۆی تەقەبولی کردبێ ویست بێتی بڕۆ حاڵەتمان بینیوە مەوعدی هەبووە نەهاتووە لە بەرەوەی کە تعلیقی لێدراوە قسەی پێوتراوە بەڵام گرنگە زۆر بۆچی گرنگە تۆ تەندروستی دەرونی ئەگەر تاکەکانی کۆمەلگا تەندروستی دەرونیان جێگیر بێەوە تا کۆمەلگا خۆشە کۆمەلگاکەمە بێتەوە لە مەشاکل کۆمەلگاکەمە بێتەوە لە هەموو ئەو کارە ساتانی کە ئێستا لە کۆمەلگایە بوونی هەیە بۆیە زۆر زۆر گرنگە هەر کاتێک تۆ هەستت کرد نیشانت تیا ڕوویداوە
و ماوەیەکە کاریگەری کردووەتە سەر دەروونت سەر لایەنی کۆمەڵایەتی پیشەی سەردانی پسپۆر کەسی پسپۆر بکەیت ئایا دکتۆری دەرونیە یاخود چارەسازی دەرونیە یاخود کەسانێکە تەنها بۆ ڕایشکاری بەپێی ئەو کێشە و بارەی کە تۆ تێدەی کاکاروان چارەسەرەکان بۆ کەسێکی توش بوو بە نەخۆشی دەرونی چۆنە سەر تا چۆن دەست پێکا و ئایا پێویستە پلانەکان هەبن بۆ ئەوەی کە بتوانێت کەسەم نەخۆشیە تێپەڕێنێ و تا چەند کەوتۆتەوە سەر کەسەکە خۆشی ئەگەر هات و پلانەکان جێبەجێ بکات بەڵێ طبعاً چارەسەری دەرونی ئێمە کاتێک و کەسانەی تووشی نەخۆشی دەرونی ئەبن بەپێی نەخۆشەکێتی بۆ نمونە دێ حاڵەتمانەیە پێویستەکە سەردانی دکتۆری دەرونی بکە بۆی عیلاج بەکاربێنێ وەکو دەرمان پێویستی بەوا بێ دەرمان بەکاربێنێ لەگەڵەوەشا دانیشتەکان دانیشتنی تاکیواتە جەلسات کە چارەساز دەرونیەکان بۆی ئەنجام ئەدەن بۆیە حاڵەتەکان بەم پرۆسەیە تێ ئەپەڕێ سەردانی دکتۆرە دەرونیەکە ئەو کاتە دەرمان بەکارهێنێ کۆرسە دکتۆرە بەڕێزەکان باشتر شارەزایان لێ هەیە بەڵام وەکو ئیشی ئێمە کاتێکە جەلسات دەست پێکەین دانیشتەکان لەگەڵ نەخۆشە لایەنی کەم بەپێی حاڵەتەکان سەروی هەش دانیشتن و بەسەرەوە پێویستەکە لەگەڵیان بەردەوام بین و ئەوەی گرنگە لەسەر ئەو کەسەی کە باری دەرونی ناجێژرا یاخود سەردانی ئێمە ئەکا هەندێک شت گرنگە بەنسبەت ئەوە بۆ ئەوەی کە ئەوەسێتەوە سەرخۆی بۆ ئەوەی لایەنە دەرونیەکەی باشتر بێ ئەوەیە پابند بێ بە دانیشتەکانەوە ئەوەیە ئەو پلانانەی پێی ئەدرێ و چالاکیانە جێبەجێ بکە و بە کۆمەڵی ژەمانەیە سەر ڕێکخراوی وچان بە چەند شێوازێک چارەسەری دەرونی ئەکا لەوانە بە تاک بە دانیشتەکان وەگە ئێستا باسم کرد لەوانە بە گروپ هەمانە بۆ نمونە ئێمە لە کەمپەکان کارەکەین لە ناو شار لە سنتەر لە سزنەکان ئەو کەسانەی تووشی مادەی هۆشبەر بوونە مدمن بوونە بە گروپ جەلساتی گروپیان بۆ ئەکرێ بۆ چارەسەرکردن و لەگەڵ ئەوەشە ئەو هەندێک هەیە پێویستی بەوا بێت چارەسەری سروشتی بۆ ئەنجام ئەدرێ لای ئێمە بێکمان کاکاروان دەوروبەر تا چەند کاریگەری هەیە لەسەر چارەسەرکردن یاخود زیادکردنی ئەم نەخۆشیانە دەوروبەر زۆر کاریگەریەکی ئیجابی باشی هەیە چکە ئێمە لە دانیشتەکانە زۆرجا بای ئەوەمان مەجالمان تێشۆتەوە هەندێک جار لەگەڵ دانیشتن لەگەڵ کەس و کاری نەخۆشەکەکەین بۆ ئەوەی تیان بگەینی بۆ نمونەیەکێ لەوانە ئەبێت تێبگەن بۆ نمونە ئەم نەخۆشە ئەم هەڵس و کەوتانە ئەکا ئەم نیشانانەی هەیە ئەمە بەشێکە لە حاڵەتەکەی نەک ئەوەی کە ئێوە وا تێگەیشتون ئەم تێک چوە یاخود بە ئەنقەزوە ئەکا ئەمانەی بۆ ڕوون ئەەکەینەوە لەگەڵ ئەوەی چۆن مامەڵەی لەگەڵ بکرێت چونکە یەکێ لە چارەسەرەکان بریتە لە لایەنی کۆمەڵایەتی یاخود پاڵپشتی کۆمەڵایەتی پاڵپشتی کۆمەڵایەتیش لە کەسوکارەکەی خۆیەوە دەست پێکا بازنەکان لە خۆیەتی دوای کەسوکارەکەیەتی دوای گەورابێتەوە بۆ کۆمەلگا بۆیە زۆر گرنگە ئێمە هەمیشە قسەی ئێمە بۆ کەسوکاری نەخۆشەکان ئەوەیە کە بۆیان ڕوون ئەەکەینەوە و هەندێک جار تەکنیک فێری ئەوانی شەکەین بۆی بتوانن بەکاری بێن لەگەڵ نەخۆشەکە مامەڵەی لەگەڵ بکەن بە شێوەیە کە ئەم نەخۆشە باری دەرونی باشتر بێت بە تایبەتی لەگەڵ مناڵانە بێکمان کاکاروان بوونی چارەسەرسازی دەرونی وەکو بەڕێزت و ئەوانەی کە دەروون ناسن تا چەند گرنگە لە بوارەکانی ژیاندا هەبن بۆ ئەوەی کەو کەسانەی تووشی کێشێکی دەرونی ئەبن سەردانیان بکەن و کێشەکانی خوانیان بۆ باس بکەن نەک گرنگە بەڵکو زۆر زەرورە لە ئێستادا چکە لە ئێستادا لە کۆمەلگادا لە سەرتاسەری جیهان بەگشتی خەڵکێک مەشاکلی دەرونی زۆر بووە بە ئەو هۆکارە جیاجیانی کە باسمان کرد بۆیە زۆر زەرورە چارەسازی دەرونی بوونی هەبێ لە هەموو ئەو شوێنە گشتیانی کە مرۆڤەکان تایە کار ئەەکەن بۆ نمونە لە مەکتەبەکانە بۆ نمونە لە دەواییەکانە بۆ نمونە لە خەستەخانەکانە گرنگە بەڵام ئەوەی کە تێبینیم کردووە بەداخەوە ئەمڕۆ ئەو لایەنە تا ڕادەیەک پشتگوێ خراوە یعنی بۆ نمونە زۆر زەرورە لە سزنەکانە ئێمە کە باسی چاکسازی ئەەکەین زەرورە لە چاکسازی کۆمەڵێک کەسی تیا هەبێ چارەساز پسپۆر بێ ئێستا ناڵێم نییە هەیە یەک کەمە عەدەدیان کەمە ژمارەیان دووش هاوکاریەکی باشیان نییەوە تا ئەزمونێکی وا باشیان دەست نەکەوتووە یاخود ئەوانەی لە مەکتەبەکانە وەکو توێژەرێک لایەنێکی پەیوەندیدار هەڵنەساوە بۆی کە خەمخۆر بێ بۆمان ئەزمونێکی باش پێیا بکەن بۆی بتوانن کێشەکان چارەسەر بکەن تەنها و کەسانە نەبێت کە لە ڕێکخراوەکان خۆیان کاریان کردو یا خۆیان پێگەیاندەوە بۆیە پلانێک نییە زۆر زەرورە پلانێکە بێ یەکەم
بە زیادکردنی ژمارەی توێژەری دەرونی دووەم بە بەرزکردنەوەی ئاستی زانستیان. بێگومان دەستەکانە خۆی بە سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ زانیاریەکان، بەڵێ سپاس بۆ بەڕێز کاروان کاکەڕەش چارەسەرسازی دەرونی کابەشێکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو. بەڵێ ئازانم تاوای بڕگە بابەتەکانی ڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.